بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. بناوي خداي بخشندو مهربان، بناوي او خدايي كانغاي رحمتو سوزو بزيا. الحمد لله رب العالمين. ستایش هر شایستەی خدایە و بۆ خدایە کە خاوەن و پەروەردگاری هەموو جیهانیان و هەموو بوونەوەرە. الرحمن الرحيم. بەخشندە و دلۆڤانە کانگای ڕەحمەت و میهرەبانیە. ڕەحمەتی لە دنیادا هەموو شتێکی گرتوتەوە، بەڵام لە قیامەتدا تەنها بۆ ئیماندارانە. مالك يوم الدين. خاوەن و سەرداری ڕۆژی پاداشت و سزایە، پادشای ڕۆژی قیامەتە کە دادپەروەری ڕەها و بێسنووری تێدا بەرپا دەکات. إياك نعبد وإياك نستعين. خدایە تەنها هەر تۆ دەپەرستین و هەر لە تۆش داوای یارمەتی و پشتیوانی دەکەین لە کاروباری دین و دنیاماندا، بەتایبەت لەو کاروبارانەدا بە تۆ نەبێت بە کەسی تر لە بەندەکانت ناکرێت. اهدنا الصراط المستقيم. خدایە بەردەوام ڕێنموویمان بفەرموو بۆ ئەم ڕێبازی ڕاست و دروستی ئیسلامە. صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. آمين. کە بەرنامە و ڕێبازی ئەوانەیە لە ناز و نیعمەتی خۆت بەهرەوەرد کردوون، نەمان خەیتە سەر ڕێبازی ئەوانەی خەشم و قینیان لێگیراوە بەهۆی ئەوەوە دەیزان و لایان داوە، ئەروەها نەمان خەیتە سەر ڕێبازی ئەوانەش کە سەرگەردان و گومڕان بەهۆی لاساری و یاخی بوون و نەزانینیانەوە. بارك الله فيكم. وفيكم. إن شاء الله خدش وهردك روزي بد. جزاك الله مستجاب. خدي خير وبنفست يا ربي. سلامتك يا رب. أفدن جهر بمينت وصحة وهر وبوش. قال زنابي. لك زنابي شو أستاذ سپاس إن شاء دەکەم. ما شاء الله وهردك. سلامت ببرین. دسبيجك هندي أم بيجن يا طيبت بيه. طيبت تجي دوان شفت طيبت ده وشفت ليلة القدر. الله. باشترين دسبيج بيه. الحمد لله. وبابته مجي خدي حسكت باشترين بابته. إن شاء الله. هندي ما بحس كربت. أو أفشى بدي بحسكين خدي حسكت طيبت ترينا. والسلام عليكم ورحمة الله وبركاته. باشيوا 25 كردستان 24 البرنامه پاشیف دیسم هاتین خدمت ها و خدای حسکت افشوه ناوان شوید پیروز و مبارک دا هم ده بحثا پیروزی و مبارکی و نهینی و طایبت مندیت ناوا قرآن پیروز بله. حسکت. السلام علیکم. عليكم السلام ورحمة الله وبركاته. صحتكم. باشم. أي تو باشی؟ وای هربجی. يا أخوان. وای هربجی. سلاوی خواله ایوش بینرانی عزیز. خوشحالین که امروش لەگەڵ ئێوەی خۆشەویستا دەبین لە کۆتاییەکانی مانجە ڕەمەزانی پیرۆزدا و وردە کۆتایی دێت. هەرچەندە چەند ڕۆژێکیش ماوە بەڵام ئینشاڵڵا خۆی گەورە ئەو تەمەنشمان پێدەدات کە تا دەگەینە جەژنی ڕەمەزانی پیرۆز و تەمەنێکی درێژتریشمان پێ بدات بۆی زۆرترین ڕەمەزان تێدا ببین و بەسەر ببین لەگەڵ هەموو مسلمانان. هیوادارم کە ئەو بەرنامانەی لە ماوەکانی ڕابردوودا ئێمە لەگەڵ هاوکارانم لێرە لە کوردستان 24 ئەنجاممانداوە بە دڵی هەمولایەک بوو بێت و کاریگەری باشی هەبوو کۆی کە خۆیان مامۆستایان بە تایبەتی و بینەرانیش باسییان کردو هەرچەندەوە دەبێت لە ئاخر ئەڵقەدا ئەوە بگوترێت بەڵام ئەمە زووتر پێشکەوتم. باوەڕکەمە بژی ئاخیرە یعنی ئەوە ایکی حتی 25 هو سازی چوی. 25 حتی سیه هرزی ترجی. هر زودتر دسی. یا گرنگ انشالله خدا عبادت همین بسرمانا قبیل. آمین. هر جهه که لیبر. یه ام زمانه وان نزانین و او زمانه ما زانن. یه ام زمانه وان نزانین و او زمانه ما نزانن. یا گرنگ یک آینه، یک کتاب پیروزه که قرآن پیروزه کلام رب العالمینه و یک پیغمبر صلی الله علیه و سلم مهمیا نزیکت کت و مهمیا کون وقت جر یک سی بردا
اوجي سيبرا اسلاميه ابي واش هميه جرنترا ڕوان هەز دەکەم زۆر مصروان هەز دەکەم زەوقینە مام سەڕوان بول باش نا ناتي تناو قسكان مان ونيا ڕاست ما دەکە مصروان ڕاست دەکە وكل ما مصروان عادس كان عادز بینانە عادز مەبە ان شاء الله امي خير ايه يو جرين قبيل كرنا بەڵێ يو جرين هرتشتكي هين بكن جي اجدل بكن يعني انا كنت بجي هم يا الله تشتكي ما دعس قال جرا هذاك مروف خالد من جمع دو بالله ويش خوفكم حتى عبادات جي هم ديالا دو بكم ڕاست جدل هكا خو اخفتناك خيري اجي بلا جدل بت بجا ان شاء الله طيب تجي او بابتي افشفان بحسين كل داس بيك يجي ما جا بيكر خواندنا قراني وخير وجلا جلا كمازنه نهينيه جلا كت مازنه تدا كو اخفتنا رب العالمين وكي تدخيني جدل بخينا نهما تبيجي ازي 5 جزء هاي بخينم 4 جزء دخينم 3 جزء ئەوەی نظام کە جزء پێ بلا رقم دەگوترێ نبت ینی شارەزایان و مامۆستایانی ئانی لەو بارەوە باشتر لە بارەوە دەدوێن ینی پێ دەگوترێت تەدەبور افلا يتدبرون القران ام على قلوب اقفلها جريفت داس بيك افيا ڕاستە راسي خدي شلال مهميه نقرت داس بيك رنگ من مشكلات ديال فيها بد لەنەو قورئاندا جگەلەوە کۆمەڵێک ئەوی عجازە ئەلمیانە هەن کە لە سەردەمەکانی ئێستا پشت ڕاست دەکرێنەوە ینی علمي علمی زانستی ینی کۆمەڵێک بابەتی دیکەشی هەیە قورئان هەر ئەوەیە کە ئەو نووسراوە ینی بەس حکوومەکانە بەس بابەتەکانی دیکەیە یاخود جیالەوەش بابەتە زانستیەکان لە نێو قورئانی پیرۆزدا هەن کە ئێستا لە سەردەمی ئێستادا لە ڕووی زانستەوە پشت ڕاست دەکرێنەوە گفتوگویەکی خێرا هەرچەندە خێرایە ئەگەر بێت و قسەی لەبارەی چەندین ئەڵقەی دەوێت بەڵام زۆر لەگەڵ بەڕێز خدا حسكت افشفاه میوان دكتور دەبێت سامي سورچی دێت گەلمە دابت سلااوت لێ بێت سلاوی خوا گەلە لێ گەلە بێت. بخێر هاتی سلاوی خۆ لە زەنابشتە گەلە بارك گەلە الله خۆش فيك موفق ان شاء الله ئەی خودش تەڕۆ خێر بێ ئاخوا. خۆشحاڵین بۆ ئەو ئەمە دەرفەتە زیاتر. وخۆی گەورە عیبادەت و تاعەتی هەموو لە قبول بکات ئێزاناویشت. تەمەنمان درێژ بکات و پڕ بەرەکەتی بکات چەندی ڕەمەزانی تر خوای گەورە بە نسیبمان بکە هەمیشە یارمەتیمان بدە بۆ ئەوەی کە ببینە فاکتەری خێر و لە چاکەیە بژێن. اللهم امين خدای قبیل کت یا رب اللهم رمضان آمين. و پیروز دکتور ویجا هما قرآن بخو وكي تبيجي او بخو نهيني اخو بحس كد ناف ايات خدا كو كلام رب العالمين بس رنگه حتى انه كاجي قالك ما نظن حتى نوفي قرآن بخو جيش جهاتيه يعني خدي في مازن يا اخو بهر نوتون هنوفيت خو في همي الرحمه اف كتاب داناي دستورك بو همي بسلمان و همي جهاني نوفيجي كريا قرآن بحس كي افش نوفي دست ببتين هما بالتأكيد يلا. حساية بناوي خوي قبل مهربان طبعا بالنسبة ناوي قرآن زانان قسيان لسره بلا متوانين بدن رأي باشترين يعني راجحة كاوية كتاوغا مصدرة قرأ قرآنا لقرأوا هاتوا يعني خويندن بابلين يعني خويندي دا خويني خويندن قرآن يعني خويندن اما شيء بويك ام كتابي علم لبالويك كتابي هداية رنماي خلق البوي شبين يعني يكم آيات لقرآن كدا أبزيد اقرأ بخويندن وبداوا كردن خويندن و دس بيك اما طبعا اهميتي خويندن وقراءة علم زانس ما لبو بدر دخيت اما رأي بابلين راجحة كي لسلويك قرآن يعني شي بل وكو ناوك باشە جگەلەوە فورقانیشی پێ دەگوترێت بله ئەمە چۆن طبعا ئەگەر ئێمە ینی پێناسەی قورآن بکەین زانان لە زووەوە پێناسیان کردووە بەڵام پێم وایە یعنی باشترین پێناسەوەیە کە قورآن خۆی بۆ خۆی ئەکە تعریفی قورآن لە بۆ قورآن دواتر تعریفی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە بۆ قورآن بەوە باشتر یعنی حقیقەتی قورآنمان لە بۆ بەدەر ئەکەوی طبعا قورآن وصفی خۆی ئەکا بە فرقان وەکو جەنابەت باس کردێ الحمد لله الذي تبارك الذي نزل الفرقان على عبده ليكون للعالمين نذيرا ام فرقانك وصفك لبو قرآن يعني قرآن كتابك ابيت جياك ولا نيوان حق ولا نيوان باطل راست وتشوت من بو يك لا اكات باش وخراب من بو دست نشانك بوشي بوي باشك بكينو لخرابك يا دور بكبينوا
وصفي خوي أكا بهداية الرنماي هل بداية سورة بقرة هدى للمتقين لشوين كانت بشيوكي عام باسك هدى ورحمة وصفي تري قرآن رحمة وصفي تري بشراية مجدية أم قرآن وصفي تري نذيرة ترساندنا بو كسانك كاري خراب أكا وصفي تري قرآن ذكرى إنا نحن نزلنا الذكر بوشي چونك قرآن هو كارك بوي كإنسان خواهي قوري وبير بيتوا دا صلاتي خوا ونتيجة ومستقبلي خوي قبر قيامتي خوي وبير إنسان ديني توا فذكر بالقرآن من يخاف وعيد ناوي كتري قرآن تبيانا يان بيانا چونك شتكاني هموي رون كردي توا تبيانا لكل شيء شتا سلك كان هموي رون كردي توا لقرآن قرآن وصفي خويا كابوي يهدي إلى الحق يهدي إلى طريق مستقيم إلى صراط مستقيم يخرج الناس من الظلمات إلى النور بمعنى كوملك وصفيتر إمام السيوطي برحمة بلا إتقانا زياتر لبنزا وصف ناو لبو قرآن ديني همويان رنگدانوي قرآن و رنگدانوي كاريكريكاني قرآن شفاء يا دكتور بالتأكيد يك لنا وكاني يان لوصفكاني قرآن شفاء شجزار لقرآن كلمة شفاء هاتوا ويشفي صدور قوم مؤمنين قل هو للذين آمنوا هدى وشفاء لما في الصدور وإذا مرضت فهو يشفين وننزل من القرآن ما هو شفاء ورحمة شجزار لقرآن كلمة شفاء هاتوا جاء شفايا هم لروي معنوية وهم لروي جسدي شوا ابن القيم برحمة بي بتير تسلي لمدارج السالكين باس لشفاء وكاريجري قرآنك لهردوك جانب وهم لجانبي جسدية يعني خوي باس أكايك لسفركاني عليك شوما حج مالي خوا زور بطاقة الشكد بوم بشوازك يعني خريق بنتوانم توافي مالي خوا بكم سبحانه وتعالى عليه هستم سورة فاتحة خوين بنية الشفاء سبحان الله هل كتوابم لسورتك يكسر كأنما أوي نخوشي لجسد منما هموي روي أما لروي جسدية ولحديث في غمر هاتو صلى الله عليه وسلم كومل أصحابك سفر أكن بلاي چەند مالێکە ڕەت ئەبن و شەویان بەسەر دادێ لە نزیشی ماڵەکان ئیسراحەت ئەکەن داوای میێوانداری ئەکەن لەوان قبولیان ناکەن ئیدی دواتێ با بڵێن برا گەورەیان سەرۆکی ئەم قەبیلەیە شتێک پێی واتە مارە دوو پشکە هەرچەندی عیلاجەکانی خۆیان بەکاردێنن کەلچینیە یەکێکی دەنێرن دەڵێن بزانین داخوا لەناو ئەو جەماعەتی کەسێک نییە ڕاقیبی و شتێکمان عیلاجێکمان بۆ بکات یەک لە ئەسحاب بەفەرمێ با من ئەتوانم عیلاجی بکەم سوورەتی فاتحە بەسەری داخوێنی ئەم سوورەتێک کە تازە جەنابی مامۆستا خوێندی کە ناوێکی هەر سوورەتەکە خۆی شیفایە اینجا ئەڵێ کە سوورەتەکەی بەسەر داخوین خوای گەورە شیفای لە بۆ نەر لە ڕووی معنەویەوە زیاتر یعنی قورئان کە باسی کردووە زیاتر لە ڕووی نەفسی و لە ڕووی دەرونیەوە بەڵێ یعنی وەکو تایبەتمەندی قورئان خەسائیسی قورئان کە ئینسان ئەی خوێنیت سوودی زۆری لێ ئەکە ئەم ئینسانە ئەمین ئەبی لە شەقاوەت و لە بەدبەختی فمن اتبع هدايا فلا يضل ولا يشقى قرآن أفرمي أويك بدواي أم هداية بكويت أمن قمراء أبي نبد بخت أبي فلا يضل يعني عقله ولا يشقى نفسه نعقلكي قمراء أبي باشا نفسك شي بدبخت أبي أويك قرآن أخويني لخزمة قرآن عاجز نابد خفت بار نابد لا يحزن قارئ القرآن وكل حديث هاتوا هذا القرآن أخوي يقول فرمي لا خوف عليهم ولا هم يحزنون إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا تتنزل عليهم الملائكة ألا تخافوا ولا تحزنوا ألا تخافوا بمستقبل يعني ترسينية لمستقبلك وهروها عاجزش نابي لسر أويك رابردووە و تێپەڕیوە دوور ئەکەویتەوە لە عوزن و لە خەم و خەفەت بەر لەوەی بچینە وردەکاریەکان و ئەو یاجازاتانەی یاخود ئەو نهێنیانەی کە لە سەردەمی ئێستادا پشت ڕاست کراونەتەوە لە ڕووی زانستیەوە بە ئەوەش باسکەین ئایا کتێبەکە هەر خۆیەتی چۆنەکە پێ دەگوترێ مصحف چییە ئەویش هەر ناوێکە لە ناوەکان یان کۆکراوەکەی پێ دەگوترێ مصحف بڵێ بەخۆی مصحف ئیسمی مەفعولە کەلیمەکە وەکو بابرن زمانە لوغەویەکە
لا صحيفة وهاتوا صحيفة يعني برا كاغز يعني لبروي طبعا كومالك صفحة كرايته بال يقدي يدي أو هاتوا قرآن أو مصحفا للوح المحفوظ إجدا هي بلى طبعا مراحل قرآن يعني بابلين نازل بوني قرآن بسي مرحلة ذاتي فريوة باشا لأخوة سبحانه وتعالى لبو لوح المحفوظ بل هو قرآن مجيد في في لوح محفوظ بلى دواتر لوح المحفوظة بيك دفعة دابزي ولبو أسماني دنيا باشا إنا أنزلناه في ليلة القدر كما لشوكان قدر ويقول سبحانه وتعالى كوي قرآن كداء بزيني لبو أسماني دنيا دواتر لا خلال 23 سال بمنجمي ببجبج داء بس زيد بسر دلو دروني هر أسماني دنيا شوا أوي أوي بيس بيردراوا لرجي وحيوا بلى آتكاني خوي جورا آتكاني قرآن دابا زينت جبريل عليه السلام هر بأمري خواب وكب بيكات وشوينا كان طبعا أما حكمتي تيدايا بوشي يعني كاتي خوش قريش كان ديان قلت بوشي بدفعة بيكجر دانا بزينت اما طبعا حكمتي زوري تدايا زنان لعلوم قرآن اما جان بكومل خال كردو يعني مثلا بو نمونه بابتك يعني بابلين فائديك ام بشبشيه بو اويك مسلمان كداء بزي بتوانن لبري بكن حفظي بكن چونکە هەر هەمووی پێکەوە لەوانەیە قورسایەک بە لەسەر مسلمانان و بەشێکی تر بە پێی ئەحداس ئێمە طبعا ئەسبابی نزولی قورئانمان هەیە یعنی هۆکاری دابەزینی قورئان ڕووداوێک حادیثەیەک داتە پێش ئاەتێک دائەبەزی کۆمەڵێک ئاەت دابەزی بەیانی ئەو حکمەی ئەکرد بەتایبەتی لە یەسئەلوونەک ئەمە با بڵێن بەو پێ دابەزی بەشێکی تری وەکو دڵدانەوەیە لە بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم كذلك لنثبت به فؤادك ورتلناه ترتيلا بهمان شوى فرمك يما بشمان دابزاندوا بۆی دڵ و دەرونی تۆ بەشێکی بۆ فێرکاری بوون و ئەو بابەتانەیە سەرڕای هەبوونی ینی ئەو ڕەتکردنەوە و ینی سەرانی قڕۆژ ئەو کاتە ژوان ینی دەیگوت مەسەن لەبەرچی هەمووینە نەخوارەوە یاخود کۆمەڵک بابەتی دیکە یەکێک لە سوورەتەکان تەبەت یەدا ئەبی لەهەب ینی ئەگەر بێت و ینی دوای ئەوەی کە ئەو ئاەتەکەش دابەزی بخۆ ئەگەر ئەبوو لەهەب ینی پشیمان بووە ببایە مسلمان دوور لە قورئانەکە خۆ دەیتوانی هەمی بە درۆ بخاتەوە أما طبعا يكاد إعجازي قرآن يعني سورتك هر سورتك خوي جاء طبعا يعني قرآن خصائصي زورة كالين إعجاز من حيث المجموعة ومعجزة وسورة شهر معجزة أتواني بلن آيات شهر معجزة وشونك حتى لو بشبشية يعني قريشية كان رخنيان أجر بس بديوك أم بشبشة لمصلحتي وان بو أجر بيان تواني با مثلا تحدى القرآن بكان بيرمند وعقل وانشان تداهبوا طبعا لقيمة بلاغة وفصاحة وأمانة بن بلام نيان تواني ك طبعا القرآن سي تحداي كردن يعني تحدايك جملة يعني هرهموي أجر إنسو جين هرهموي كوبيت وعلى أن يأتوا بمثل هذا القرآن لا يأتون بمثله ولو كان بعضهم لبعض ظهيرا ئەمیان نەتوانێت دواتر بە دە سوورەت خوای گەورە تەحەدای کردن هەر نەیانتوانێت دواتر بسوورەت واحدة لە سەرەتاکانی سوورەتی بەقەرە فأتوا بسورة من مثله وادعوا شهداءكم أوجر تحداك يعني زورشي ديك طبعا كان البحر مدادا لكلمات ربي قربيته همو كوب كيتوب وشكاني خو أما يعني بابتي ديك أما بابتي أما بس لسر أويك كقرآن وكزان أفرمون يعني ظهر بطنه يعني عندك معناي ظاهره عندك معناي باطنه وبابتك بو قريته وكقرآن تندي زمن برواد زمن تفسيري قرآن أكان أما بشكل إعجاز القرآن بابا تشتيكم بابرتاوكد أو الرجل دمي إسا لناو قفتوا كان قصير السردكين أو ما سليم يشو لك بلى إن جاء أما أو ربطي بوويا بلام أويتر مثلا بسورتك أو هروكو كاراساني بولبوان بلام هرنيان تواني إن جاء سورتي بابلين مسد تبت يد أبي لهب وتب فعلا خو أجر بيته مثلا هر وها ظاهر يعني هستابا بيقود با أمن مسلمان أبم قرآنك هر همي هر أول شاوة چونك قرآن يكلا كردي توا تبت يد أبي لهب وتب يعني كان ما بو اشتكي ماضي الرابردو تيبري وباسي نتيجة كي أكا سيصلى نارا ذات لهب وامرأته حمالة الحطب أجر مسلمان با أنت حدا فتال أبوه بلام طبعا أما بلغي لسلوي كقرآن كلام خوايا نكلامي في صلى الله عليه وسلم ككلام خوايا قول سبحانه وتعالى علم مطلقه أو دزانيت أبو لهب بريادة كوتاي أدا شو كخوا سبحانه وتعالى هرفيش يوي كبنورك وكو بيني تسر واقعة
ئەڕواحەکان کە با بڵێن خەڵق ئەکا و گفتوگۆی لەگەر ئەکا ئەلەستو بڕەبیکوم هەمویان شاهدی لەسەر ئەوە ئەدەن. اینجا خوا سبحانه وتعالى بەعیلمە فراوانەکەی خۆی دەزانی هەر ئینسانێک کام ڕێگە ئەگرێت هەموو ورد و دروشتەکانی بە پرسیار بۆ تەفاسیل دروست بوولەوە ئەم پرسیارەکە ئەمن هەمووی پرسیارەوە بەجددیتە تو بڵێ دکتۆر جان ئەم لێ پرسیارەکەم بۆ دروست بوو ئەگەر نەیکە من دەیکەم حتا دنیا هەیە بڵێ ئەم بەحسێ قورئانێ بکەین ڕەنگە ئەم وەکی وێ تێنەگەهین ئەوە هاتیان نوێسین و گەلک مفەسرە هاتینە بەتەکید. و هەرێکە ئەزمۆنەکی جارێ ئەم چاوە بخینین ئەو فۆیدە تێدا ئەم وەربگرین بارك الله ڕۆژانە خەلکی هەیت خینت و ڕۆژانە مفەسریژت هەین تەفسیر بکەن جوانە جوان بە سڕە وێت کیرێدایە ئەم بخینین ئەو شیفا تێدا ئەو علمێ تێدا ئەو ڕابردوو نوکە و سباهیا تێدا ئەم بزانین بارك الله پرسیارەکی زۆر بەجێ طبعا ئەوەی مقدمە ئەوەی قسەکانی ترمان کرد وەکو پێشەچی و دەواازەیەک بوو لە بۆ چوونە ناو بابەتەکە بەڵام بابەتە سەرچێکە کە لە بۆ خەڵک سوودی هەیە ئەمەیە لەبەرچی چونکە ئێمە بەعام یعنی وەکو مسلمان معجبین بە قورئان بەڵام ئیعجابی ئێمە یعنی سەرسوورمانی ئێمە سەرسوورمانێکی سلبیە ئیجابی نییە بۆچی سلبیە یعنی زۆر بەمان دەرێن قورئان کەلامی خوایە دابەزیوە بەسەر پێغەمبەر سەلەم کتابێکی پیرۆزە مقدسە باشە بەڵام هەر ئەوەندە ئەمەدە کافی نییە ئەبێ ئێمە بزانین یعنی ئەم قورئانە کتابێکی تاریخی نییە بڵێن هاتووە و ڕۆیشت و تێپەڕی بگرە کتابێکی حەیەویە کتابێکی ڕۆژانەییە کتابێکە زۆر ڕەبتی هەیە لەگەر ئینسان لەگەر حیاتی ڕۆژانەی ئینسان هەمومان پێویستمان بە قورئانە لە هەموو لەحزەیەک لە هەموو دەقیقەیەک ئێمە پێویستمان بە قورئانە لە بۆ ژیانی خۆمان یعنی هەر یەک لە ئێمە ئەگەر کارێک بکەین هەر پێویستمان بە قورئانە بتەوێت خێزانێک دروست بکەیت هاوژینێک بۆ خۆت هەر پێویستت بە قورئانە لە پەروەردەی منداڵ هەر پێویستت بە قورئانە لە مەسەلەی حەلال و حەرام لە حکم و دەسەڵات لە هەموو جانیبەکانەوە پێویستمان بە قورئانە بۆیە ئەبێ بزانین یعنی چۆن ئێمە تەعامل لەگەر قورئان بکەین زانایان تەبعا فەرموون ئێمە دوو جۆرە قورئان خوێندنمان هەیە دوو جۆرە قیراءەت لە بۆ قورئان قیراءەتێکی تەعەبودی قیراءەتێکی تەدەبوری قیراءەتی با بڵێن تەعەبودی چییە هەر یەکەمان بیخوێنین اعتیادی تێی بگەین تێی نەگەین ئەمە تەعەبودیە بڵێ بۆ خاتری پاداشتەکە وەکو جەنابەت ئاماژت پێ کرد و بۆ ئەوەش کە ئینسان کە توەچیە خزمەتی قورئان لە ڕووی معنەویەوە بەرەکەتێکی هەر هەیە هەتا ئەگەر لێشی تێنەگەیت قورئان یعنی ئەمە شتێکێکە لە تایبەتمەندیەکانی قورئان هەر بۆیە ئینسان لێشی تێناگا لێی وەرز نابێت تووشی مەلەل نابێت لە تعریفەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە بۆ قورئانە فەرمێ ئینسانی زانا لێی تێر نابێت و ئینسانی هاکەزایی تووشی مەلەل نابی لێ و عجایباتی ئەم قورئانە کۆتایی پێنایە بۆیە قیراءەتێکی تەعەبودیە ضرورە بەتایبەتی ئێستامە کە لە ڕەمەزانین و بەتایبەتی تر لەم شەوانەی کۆتایی یعنی گرنگە ئێمە دووسێ جوزئی قورئان هەر بخوێنێ لە بۆ زیاتر لە بۆ پاداشتەکە و لە بۆ ئەوەی چونکە لە مانجی ڕەمەزان و لە شەوی قەدرە جەنابتان دەزانن کە هەر کارێکی چاکە خێری بەچەندە خەیڕ من ئەلفی شەهر باشە 83 سار و ئەوەندە طبعا کافەرمێ خەیر اسمی تەفضیلە بمعنى ئەخیرە یعنی زیاتر لە مەش بۆ یعنی مقابل ئەتوانین بڵێن 100 ساڵی عمری ئینسانە اینجا گەورەیەکە و فەضلەکە لەوەیە هەر چاکەیەک ئەتۆ بکەیت هەمان ئەو خێرت پێەکە ئەتۆ لەسەر پیتێکی قورئان کە ئەخوێنی دە چاکەت لە بۆ ئەنووسرێ ئەی ئەگەر ئەم قورئان خوێندنت بکەویتە شەوی قەدر ئەم دەیە زەربی 100 ساڵەکەی بکە الله ئەعلم یعنی فەزلێکی ئێزگار زۆرە بۆیە گرنگە زۆرتر یعنی قورئانەکەی بخوێنن بەڵام نابی ئێمە تەنها ئیکتیفا بەوە بکەین یعنی قیراءەتە مهمەکە گرنگەکە بۆی کە ئێمە لە حقیقەتی قورئان لە گەورەی قورئان لە خەسائیسی قورئان لە ئیعجازی قورئان لە فەوائیدی قورئان بگەین پێویستمان بە قیراءەتی تەدەبوریە تەدەبوری چۆنە خوا سبحانه وتعالى لە سوورەتی بەقەرە أفرمي الذين آتيناهم الكتاب يتلونه حق تلاوته أولئك يؤمنون به لروي قواعد اللغة العربية الذين آتيناهم الذين اسم موصول مبتدأ خبرك يا أولئك يؤمنون به شيء إيماني بقرآن يعني إيماني حقيقي أوانيك يتلونه حق تلاوته يعني أبي حق تلاوة بخواني توا لقرآن دوسية زار أو حق من هي يعني مثلا حق جهاده حق تقاته حق تلاوته
يعني بوبري بيويستي أبي قرآنك بخوينين دكتور مدفيد بشتنجي بحثي خاصة إنه شفاء لما في الصدور بل كبراك هيدي بيت أسهميت قواتخين بس زي بهن طنجم دلي من نير حتى بس أم دي بشتنجي بحثين دكتور هر قريداي في مجلسي كو بس قرآن يفون شفيت بيروزا تنكو يفون شفادا يعني نازل بيها الحاجي أوا هزار جا شكرش خدي عينا يعني كتت نفسي الروجي ده ونفسي شبه ده فيستافالا نورا قرآن بريفات شد كأم باويك راستا خو بتشي نوي داريم ام فيستافالا فاقويزين كو باويك راستا خو تنافا يكش مالن خدي ده تنافا مزقفتا كده ام فيستافالا بريفات شد وقضي بينهم بالحق وقيل الحمد لله رب العالمين صدق الله العظيم. ما شاء الله خديش الله خير همية وبن فيستافيد بون فيستافالارات بنويد باش دول بنو أبيد دي المرحلة يا كم القرآن خاندني بتلاوة وتجويد وترتيل دي دستين خديش همية راضي فيستيفال ولا مزقوتة كان ديكي تواوي هرمي كردستان تواوي الدنيا دا يعني بعبادته اللهم آمين الخير وبقت همية أم دي صبر دوام بين بابردان بي ما بين يقول شفاء لما في الصدور وننزل من القرآن ما هو شفاء ورنجا قال جرى جديد بحث كربته حتى پیغمبر بخوج صلى الله عليه وسلم رقيه وكشفاء بو خلق استعمال كره حتى بو ايكودوجي مثلا حتى جرب بري تبرسي بدي ومصطفى فرمان كان ايات القران بيروز كو بحث الشفاء تتكرن بله وبتجويد وترتيل وفيدنج طيبه وجد زياده الدكتور جيب سدنا باباتي ده روايتي دخينا وين كنت يا الله أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم وننزل من القرآن ما هو شفاء ورحمة للمؤمنين وننزل من القرآن ما هو شفاء ورحمة للمؤمنين ولا يزيد الظالمين إلا خسارا صدق الله العظيم. الله فيك ويخد اشترى زيبت اگر ام صريح بين قال لك دكتور هندي تبيجي وكيما مصطفى فرماني خوندي في دنگ طيبته وان بيفيت بيروس دلي ما مرتاحه بس دو دقيقه دي يان جنيف ساعه دي بسر بچت كاش في گوي وتدر جويره چو قمادي وتدر اوا قلناها بو ما بتني وقت ام قلت بين شفاء يان جيت او شفاء بمينت خلاص فيت او بمينت خدتو هرونا چه دف دكتوري بيجي كادي سوي حبك بدم بله طبعا خلل هي بوشي اما دبيستين لفتريك مثلا هزبه راحتك كاين ودواتر دروا اسباب هن بله يك لاسباب كان قناها لبروي ام قرآن نورا ام قرآن الزور قوري كلام اخوة سبحانه وتعالى يعني لحديث ده هاتوا فرمي انسان كقرآن اخويني توا ابي واهز بك كانما قرآنك لبو او هاتوا كبزماني خو من اخويني نوا بلام ام انسانك توشي غفلته بي توشي قناه ابيت حتما دور اكبي توا لبركه القرآن بلام هو كارك يتر يعني زياترك وشي ما هزب او شفاء ناكن يعني بو حالة نفسية خوشة ناكين أولا بروي مقصة كمان تواونك لسا مسألة تدبرك
لەبەر ئەوەیە ئێمە زیاتر یانەوەتە تەقلیدی مثلا قورآنەکە ئەخوینەوە گوێ لێ ڕائەگرین یان ئەوەتە تەنها تەرکیز دەکەینە سەر ئاوازەکە ئاوازی خۆش مثلا فلان مامۆستای ئاوازی زۆر خۆشە وەڵا قورآنەشی باش ئەخوێنیتن بەڵام یەکی تر کە ئاوازەکەی خۆش نییە ئەن بێتاقەت ئەبین ئیمامی عومەر خوا لێ ڕازی بێ فەرمێ لە سێ حاڵەتە ئێوە بە دوای دڵی خۆتان بگەڕێن بە دوای قەلب ئایا قەلبەکەتان زیندووە یان مردوو یەک لەوانە فەرمێ لە کاتی خوێندنی قورئان لە کاتی خوێندنی قورئان ئایا تۆ کە قورئانە خوێنی هەست بە لەزەت و خۆشی ئەەکەی یاخود نا ئەگەر ئەخوێنی هەستی پێنەکەی ئەبێ بزانی خەلەل لە دڵەکەی ئەبێ بزانی دڵەکە لە نێوان مەیت و لە نێوان مەڕەضە لە نێوان نخۆشیە خەلەلێکی زۆر هەیە تەبعاً دڵش بە چ نخۆشە بیت بە شوبهات و بە شەهەوات و بە گوناه و بە کۆمەڵێک شت نخۆش ئەبیت لە حەدیثە هاتووە فەرمێ لەیسە منا من لەم یەتەغەنە بالقورئان یان ئەفەرمێ زەیینوا القورئانە بئەصواتیکم زۆرێک وا معنە ئەکەن یعنی وای لێ تێگەیشتونە معنای حەدیثەکە ئەوەیە کە ئەتۆ ئەبێ قورئان جوان بکەیت جەمالێک بە قورئان بدەیت بە دەنجی خۆت بەس ئەمنەرم نا یعنی بەعکسەوە بە قورئان سەوتی ئێمە خۆش ئەبیت بە قورئان ئێمە جوان ئەبیت بە قورئان لە ڕووی داخلیەوە لە ڕووی سلوکەوە ئێمە جوان ئەبن قورئان خۆی یەک پارچە جەمالە جوانیە کەواتە ئەگەر ئێمە لە قورئانەکە تێگەیشتوین حەقە تیلاوەمان کرد ئەو کاتی بێگومان ئێمە هەست بە سەعادەت و هەست بە خۆشی ئەکەین یعنی کە پێغمبەری خوا سەلەم ئەفەرمێ ئینسانی قارئ القورئان عاجز نابی بۆچی وا ئەفەرمێ بەس قاریئێکی بە معنای کەلیمە قاریئ بیت لە بۆ قورئان یعنی مثلا بۆ نمونە ئێمە ئاەتێک ئەخوێنینەوە لە قورئانە قل لا يصيبنا إلا ما كتب الله لنا باشا ئەگەر ئێمە لەم ئاەتە تێبگەین بۆچی عاجز بین یعنی خەمی چمان بیت باش هەرچی دێتە پێشت لە ڕێگا بە هەردووک دیوی خۆش و ناخۆش هەموو خوای گەورە بۆتی نووسیوە هیچ شتێک لەوە باشتر نییە کە خوای گەورە بۆ ئێمە ئەیکە ئیمامی عومەر خوا لە ڕازی بێ قسەی جوانی هەیە فەرمێ ئەگەر بێت و ئەو حیجابەی کە لەسەر غەیبە طبعا ئەمە دوو عالممان هەیە عالم الغەیب عالم الشەهادە بەشێک شتەکانمان لێ دیارە بەشێکی پەنهان و بزرە ئەو شتانەی کەوا نادیارن ئەفەرمێ ئەگەر حیجابەکەی لا بدەین بۆمان بەدەر بکەوێت چ شتێک هەڵ ئەبژێرین هەر ئەو شتێ هەڵەبژێرن کە خوای گەورە بۆ ئێمە هەڵبژاردووە یعنی چی یعنی باشترین شت ئەوەیە کە خوا هەری ئەبژێری لە بۆ ئێمە سبحانه وتعالى ئیذەن کەواتە ئێمە بۆچی عاجز بین بۆچی خەم بخۆین بۆچی خەفەت بخۆین مثلا قورئان کە ئەخوێنینەوە خوای گەورە فەرمێ من عمل صالحا من ذكر أو أنثى وهو مؤمن فلنحيينه حياة طيبة إخوائي قولا ومن أصدق من الله حديثا يعني ومن أصدق من الله قيل قل صدق الله ورسوله كس الأخوة رازقو ترنية أجر إنسان براستي إيمان داربي وعملي صالح بك إخوائي قولا حياتي طيبة في هذا حياتك برا لا وقري لا سعادته لبختوري يعني مثلا بون مناقم براوردك بكين لنيوان خومان ولنيوان جيلي صحابة بو أوان لو بري راحتها أجيان لقروي كجيان شي زور متواضع يعني لبروي لقرآن تيجيشت بو لبروي حق تلاوان كردب وتوين دواتر بين سر عندك مراحل حق تلاوة مثلا عبد الله كوري مسعود خوالي رازبي أي فرمو إيمي أصحاب زور قرز بو لسرمان لبركردني قرآن بەڵام زۆر ئاسان بوو کارکردن بە قورئان بەڵام فەرمێ لە مەودووە لە کۆتاییەکەی زەمن قورئان لەبەرکردن ئاسانە بی لە بۆ خەڵک کارپێکردنی زەحمەتە بی یعنی ئەمە مەقولەکی زۆر عەجیبە لە بۆ ڕۆژگاری خۆمان یعنی مثلا ئیمامی عومەر خوا لێ ڕازی بی 10 ساڵ 12 ساڵ بە سوورەتی بەقەرەوە ئەبێ هەتا لەبەری ئەکا دواتر حوشترێکە کاتە قوربانی و لە کەیف خۆشی ئەوەی کەوا توانیویەتی سوورەتی بەقەرە لەبەر بکە باشە ئیمامی عومەر کەسێک بۆ زۆر زیرەک بووە زاکرێکی زۆر یعنی زیرەکیە بۆ کەسێکی عەبقەری بووە ئێستا چەندین مەسەلەن ڕەسائیلی ماجستێر و دکتۆرە ئەنووسرێ لەسەر مەقاسیدی شەریعە لەلای ئیمامی عومەر خوا لێ ڕازی بیت لە چەند جێگا مەسەلەن قسەی کردووە هاوتا لەگەڵ قورئانە قورئان دابەزیوە لەگەڵ قسەکەی ئەو تێکی کردیتەوە ئیستینباداتی زۆر عەجیبی هەبووە یعنی عەجەبەن بۆچی 10 ساڵ 12 سال بە سوورەتی بەقەرەوە ئەبیت ئێمە خەڵکێکی زۆرمان هەیە لەوانەیە بە چەند ڕۆژێک سوورەتی بەقەرە لەبەر بکەن ئەمە لەبەر چی بوو لەبەر ئەوەی بە تەدەبوڕەوە ئەی خوێندەوە ئەنی بۆیە شێوازە بوو جا ئەگەر ئێمە مەثەلەن بەو تەدەبوڕە قورئانەکە بخوینەوە لێ حاڵی بین
بێگومان ئێمەش هەست بەم سعادەت و بەو خۆشیە ئەەکەین. ئیشەڵڵا خودای پەرستن. ئەمە لە ڕووی فەهم و تێگەیشتنەوەکانە ینی کۆمەڵێک بابەتیش هەیە ئێستا کە زانست سلماندویەتی لە ڕووی زانستیەوە کە ئاجازە لە قورئاندا هەن مەسەلەن زۆر هەن یەکێک لەوانە کە من خۆم زۆر پێی سەرسامم لە بچووکترین شت کە لە قورئاندا باسی لێوە دەکات پێشکە مێشولە یعنی خۆی گەورە لە قورئاندا دەفەرمی خدا پێی شەرم نییە إن الله لا يضرب إن الله لا يستحي أن يضرب مثلا ما بعوضة فما فوقها تا ئاخیرەکەش ینی پێشەرمیە کە نمونە بێنێتەوە بە مێشولەیەک و فەما فەوقەها تەفسیرەکەی چۆنە فەما فەوقەها ینی هەر ئەوەیە کە بچووکتر یاخود ئەوەی کە لەسەر پشتی ئەویشە چۆن هەردووشی تەفسیری پێکراوە فەما فەوقەها هەندێک وان تەفسیر کردووە کە لەسەروی مێشولە و پێشتە و هەندێکیشە فەرمونون فەما فەوقەها چونکە لێرە با بڵێن ئیعجازەکە ئەهەمیەتەکە لە چیە لە بچووچیە کە لە بچووچیەکە یانێ ئێرێن بچووکتر لەویش شتیتر هەیە مەسەلەن لەوەشا بچووکتر ئیعجازی زۆر گەورەی تێدا ئێستا زانست سلماندویەتی سەر ڕای ئەوەی ینی دەتوان بە دۆدا چوم بکەن لە گوگڵ بۆ خۆتان ینی ئێستا مەسەلەن مێشولە سێ دڵی هەیە سی و ئەوەندە ددانی هەیە جیهازی لێزەری هەیە بۆ نمونە تیشی ژووربوونە وشەیە هەروەها کە لەسەر پێستێک دەنیشێتەوە فەحسی دەکا مختبەری هەیە ڕاداری هەیە بەڵێ چوار ڕاداری هەیە بزانێت کە ئەم خوێنە نەخۆشە نەخۆش نییە ئەشێ بۆوی بۆ ئەو دەشێت تەمیع خاوکردنەوە شڵکردن هەموو ئەو بابەتە هەیە سێ دڵی هەیە تەخدیری هەیە بەڵێ ئەمرا ئەو لاو ناوەڕاستی هەیە دنیا مواصفاتی ئەو طبعاً بەس لە مێیەکەژەوە کابرا ئەوجا دێتەوە سەر پیستی ئینسانی دوای خۆی خاوێن دەکاتەوە دەڵێ ئەوە پیسە ئەوجەیەکشتی دیکەش ینی ئەو خێراییە تاوەکو خوێنەکە دەمژێتەوە هەمووی يعني يك لحظة تقديريك أو هم اللماوي ماوشي زور كم هم أو بروسية دكات سبحان الله ولا كبابيست يجي ها زور زاروية دكات سين مالي خزمك دله من هيز بمن ونادات آخر چونك بكسي دوباره ونا ناوي خويني كسي دوباره خوينك ناوي خوينك ناوي خوينك جونزاوني ولا بو أولو بوي وانا جاروا دو كسن لشوينك بيك شي ودا بيك شي وانا شكاو فحصي كردوا أخو كامل بليزري فحص كردوا ما شاء الله الله هم سيرتي كده فما فوقها باشە ئێستا زانست سەلماندویەتی کە لەسەر مێشولە جۆرە مێرویەکی دیکە هەیە دەژی کە بە چاو دیار نییە کە مشە خۆرە لەسەر مێشولەکەەوە دەژی ینی مێشولەکە نانی ئەو دەدات ئەمە خۆ لەو سەردەمەدا ینی نەبووە زۆر بابەتی دیکەش طبعا لایانی یەک لە با بڵێن خەسایسی قورآن مەسەلەی ئیعجازە يعني كزانان تعريف قرآن كان مثلا كلام الله تعالى المنزل على قلب النبي صلى الله عليه وسلم المعجز يكلا وصف كاني يعني بابن خصائص كاني لتعريف قرآن أفرمون معجزة يعني برامبركي دسوسان أكاد ناتواني هاوشي وإبني إن جاب بالنسبة إعجازك هم تسشنا هم لاينا يعني إعجاز السرجكي لروي بلاغته فصاحته به كبزمان عربي دابزية لقيمي روان بيجي دا نيانتوانيوە و ناشتوانن طبعا خەڵکێکی زۆر لە قەدیم و لە حەدیث هەر خرێکی ئەوە بووە کە بهێت ینی ڕخنەیەکی لێ بگریت ئێستاش خەڵکێکەیە لێرە و لەوێ مەثەلەن على ئەساس ئەوە چێ ڕخنەی لە قورئان گرتووە بەڵام دواتر دەرەکەوی کە زۆر بە هەڵەدا چووە لە ئیشەکەی خۆیان هەر خۆی پشێمان ئەبیتەوە کە یان خۆی ئەمە ئەبیتە سەبەبی هیدایەتی کەسی وا هەبوو مەثەلەن کتابی نووسیوە ماوەیەکی زۆر یعنی کە دیراسەی کردووە بۆی کە ڕخنە لە قورئان ببینیتەوە لە نەتیجە كتابي لسروني سوى كقرآن كلام إخوان جيش تم حقته إن جاء لروي ميجوية مثلا إعجازي تاريخي من هي إعجازي عددي من هي لقرآن إعجازي علمي من هي حتى إعجازي صوتي يعني كوملك لجانب كان إعجازي هي لقرآن دكتور هل بابتي شدي كاش يعني زور زاري وأما كبير اللي هذا كانوا دقين نشتك يعني لباري راستي قرآن يعني أجر دقت بدينه ساحرة كان باشا يعني بوتي دانويت لآياتكان بابلين سراو جرب كانوا ياخذ دور لو مجلس ودور لكلامي خو بيش هم مشتك يعني بحيزي افراد يعني بشتي بيس وشكان بنوسنوا ياخذ لنيوان وشكان دا ناوي غريب وناوي سير لنيوان وشكان دادن اي باشا خو اگر بابلين اواني كبيان وكحقيقتي ني ام قرانه بوسي ساحر دەوێت بەم شێوەیە بێت بۆ سەحرەکەی ئەو سەر بگرێت ئەوەش زۆرێکە لە ینی معجزە و حقیقەتی قورئان زۆر بابەتی دیکەشەیە مەسەلەی سێیەکی ئەو کە چەند جار ئەو باسکراوە لە قورئان و چەند جار وشکایی باسکراوە طبعاً کتێبمان هەیە وەکو مەوسوعە یعنی کتابی چەند مجلدات مثلا لەسەر ئیعجازی قورئان بابەتەشی زۆر فراوانە بەڵام
ئەوەی کە وەکو خلاصە و پوختە یعنی ئەوەیە کە قورآن کتابی معجزە و کتابێکی علمیە یعنی ئەوە نییە برێن خاص کتابی علمیە بەڵام هەرچی حقائقی علمیە کە دەرئەکەوێتن کەشف ئەکرێت هیچی تێک ناگیرێت لەگەر قورآن والله ذلك الكتاب لا ريب فيه لا ريب فيه دكتور هەر تشتێکی تێدا بەڵ ئەگەر تو بخینی خێرە بەڵ بەرەکەتی توێ دەگەهنەتە دێتە دیار کە شەڕ و خێر کیشکە هەمی تشتێک بتە دیار هەکە تو نەخینی گونە هەیان ئەوە خێر و بەرەکەتی توێ نۆگەهنەتە طبعا بالنسبة إنسان مسلمان يعني ناكري خوي بمسلمان بزانيت أم كتابة عظيمة هبيت لي شارة زانبت لكاتك دا كوا كتالوكي جيانا منهجي حياته بلام لقل الجانب فقهية مثلا بابتك باز بكين وكو فقهي ما بس لا أقربين وكو أولوية ضرورة مسلمان شارة زابت ولا قرآن حالي بيت وقرآنك تطبيق بكات شو قلت مان يعني بابت تدبرك لوين بەڵام وەکو جانبە فقهیەکە ئایا ئەگەر ئینسانێک مەثەلەن قورئان نەزانیت گوناهبار ئەبیت دەزانی بەڵێ خوێندیەکیش پێشتر بەڵام ئێستا ناخینی مەسەلەن دەڵێ ئەو کاتی ئەوە تەمبەڵی بیت ئەو کاتی طبعا گوناحی ئەگاتی گوناهبارە بەڵێ چونکە هەندێک لە عولەما فەرموون لەسەر ئەوایەتەی کە خوا سوبحانه وتعالى کەسانێک لە قیامەتە بە نابینایی بە کۆرە یعنی حەشریان ئەکەن ئەفەرموون ئەم ئاەتانە لەگەر ئەوەیتی يعني قال ربي لما حشرتني أعمى وقد كنت بصيرا قال كذلك أتتك آياتنا فنسيتها وكذلك اليوم يعني تنسى لقلويت يعني لقلو كسانتك حكمي بيناكن قالك لزانا فرمون أوانش كهرناي خوينوا باش إقامة حجوج شوي لسري بون منا يعني باوای دابنین ئەمن نایخوێنمەوە لە کاتێک دا پێشتر خوێندومەوە بەڵام ئەو ئاەتانی کە دەیزانم با بڵێن ڕۆژانە دەیخوێنمەوە ئەو لەسەر یادەچیان ئیلا دەبێ بیخوێنێتەوە بەو شێوازە گرنگەوێت تۆ یعنی تعاهدت هەبی لەگەر قورئان گرنگەوێت کە تو بەشێکت هەبی لە قورئان ڕادیۆ بیکەوە جێب دێ جا بەخوێنە بە گوێدانە مهم ئەوەیە ئینسانی مسلمان غافل نەبی و لێ دوور لێدانە بڕێ ئەوەی ناو نوێژ هەر بەزمنی ئەوەیە ئەوانەی کە لە نوێژدا دەیخوێنی ئەوە طبعا ئەوە مالا بد منه يعني دەبێ ئەوە هەندێک هەر بخوێنی بەڵام لەوە شتێکی ترش ئەبێ بخوێنیت يعني بۆچی باسی تەدەبورمان کرد کە زۆر گرنگە طبعا تەدەبور يعني 4-5 مراحل هەیە گەر مەجال هەبی يعني قسەی لەسەر بکەین بەشی یەکەمی ئەوەیە کە بزانی ئینسان بخوێنیتەوە دووەمیان ئەوەیە کە وەکو تەجوید بەتایبەتی لۆی لە لەحنی جەلی خۆی بپارێزی باشە سێمیان ئەوەیە ئەم ئینسانە لە قورئان تێبگە فەهمی هەبیت چوارەمیان تەدەبوڕەکەیە تەدەبوڕ يعني چی يعني ئەمن لە کوێی ئەم ئاەتم يعني مثلا سورة فاتحة أخويني سورة كتير أخويني توليتي أجي براودك أكي لنيوان خوت لنيوان أم آياته من لشوي أم آياته آية تطبيقهم كردوا ياخذ تطبيقهم نكردوا آية من ببيتشواني أم آياته أزول ما ياخذنا أما اشتكي زور مهمة لبو إما لقد أنزلنا إليكم كتابا فيه ذكركم أفلا تعقلون وأفرمي ما كتابك ما لبو إيوة ناردوه باسي إيويتيتها يعني هر يك لإيمة خوي أبينيته ولا ناو القرآن إمامي مروزي باسشي خوش أكاد شيروككي أحنفي كوري قيس أجيريتوا على روجك أم آياتي بيست وتي والله باتماشيك إلى قرآن بكم بزانم أمل لشوي قرآن يا الله وتي دستي فيكر أو آياتي خوين دوا مثلا وبالأسحار هم يستغفرون أم آية كانوا قليلا من الليل ما يهجعون وبالأسحار هم يستغفرون فكري كردوا قلتي أوا توزك دولة لمن مثلا آياتي كتري خوين دوا الذين ينفقون في السراء والضراء قلتي والله إخوايا أو من ناقري توا طبعا أو وكو تواضع تواني بلين أقنا أو لا كبار علماء ولا كبار تابعين والله ملقر أوش دان بوي دانه أشكري وكو درسك بلا بو إما كإما واقعي بين وجري بين لقر خوما يعني في بخوما في لخوما نكي هل يكا خوي دناستو خوما تناسيت طبعا يعني بالمناسبة دوشته فيري لناكري ايش يعني الله سبحانه وتعالى دوم يعني إنسان بل الإنسان على نفسه بصيرة ولو ألقى معاذيرة ومن أزانين يعني تشي أكين وتشي ناكن إن جاء دواتر كومل آيات تشتكي خوين دوا باشا مثلا كباس لا أو يكاواني كاتك لا إله إلا الله أخوين ريتوا يستكبرون الحمد لله من لوانا نيم أو آياتنا أخوين وما سلككم في سقر قالوا لم نكن من المصلين أو أنا نيم باشا أو لوانش نيمة دواتر لسورة توبة
أما آياتي خوين دوا خلطوا عملا صالحا وآخر سيئا عسى الله أن يتوب عليهم وتي أو خوم دي توا وتي أول لقرم ندايا ان شاء الله شتوبه كورا يعني هندك تاكم هي وهندك خلافه أما الزور مهمة لبو إنسان بوشي بويك وايلي أكا لنتيجة قرآنك تطبيق بك إشكاليتي شي قوري إما ما مستعين أوي إما بلي قرآن أخويني نوا بزمان ألين باورمان بقرآن هي بلام كدينا سر ميداني عملي وكو تطبيق عملي إما شتيكي ترمان بيالي زانا ناوي لأن التكذيب العملي يعني لروي عمله كأنما باورمان بقرآن نية يعني مثلا شون كابرا خوي بمسلمان داني لواني قرآن بخويني بلام دشي باري لبانك داني معاملة ربوي بيأكا باشا إخوائي قولة شيء أفرمي يمحق الله الربا ويربي الصدقة ويربي الصدقة ليرا باشا قرآن أفرمي يعني الربا مالكي لنا وأبا صدقة مالكي زيد أكا إيجر إما قرآنك بخوين وما آياته بتشين لولا الربا بكين يعني شي يعني ديارة باوري بآياتك إيشي بيناك يا إيشي بيناك إنت مثلا بو جنوبياو لمالوا يعني قرآن فرمي وعاشروهن بالمعروف عرفتيهم يجزار الشر يعني شلون أبيت يعني زانانا فرمون عاشروهن بالمعروف أبي أجر جنك أزيتي بدا صبر بقي لسر أزيتك أو معاشرة بالمعروف نك أجر جنك باش بأوزا أزيتي لا يخو ما دبتا منرم باش كمالك يعني لو نهونا هي كبراستي يعني هل سكوتمان تواو بيتشواني أبي كألين باورمان بخوران دست كانت خوش بالدكتور لأنه وقصة كانت داها قلتم ديمو سريع وبرسياري اللي ودكين باسي بابتك ذكرت أو بابتي كخداي جورة دزاني كعاقبتي فلان شيء أو زانستي لبارة وهي زور برسيار دكريت يعني وكو مراقيك لنوان خلق كان طلعن باشا مادام خوا جورة دزاني كأمنيا خرابهم أمن جهنمي ميان بهشتي ما لبرتي أمن دروستك كوات أمن مخول نيما يعني مسير متسونا يعني بلى نا إنسان مخير مسير نيا وإنسان أو تكليفيك لسريتي لسر أو جانبية كمخيرة لسر أونية كمسيرة أو ثواب عقاب أو باداشتو خيري كإنسان ورقريتو يانس زايك لسر أو كردوانية كباختياري خويا إنسان أيك هر شتێک لە اختیاری ئێمە نەبیت خوای گەورە عقوبەمان نادا لەسەر ئەوە یعنی مثلا هاتنی ئێمە لە بۆ دنیا لەسەر ئەوە خوای گەورە محاسبە ئێمە ناکە بەڵێ کە دایک و باوکێکمان هەیە هەر یەکەمان لەسەر ئەوە گلەیمان لێ ناکرێت بۆ چی بابی تو ئەم فلانە کەسە و دایکت فلانە کەسە چونکە بە اختیاری خۆمان نییە کاتێک کە ئەخەوی کاتێک کە برسی ئەبی کۆمەڵێک لەو شتانە ئەوەی ئەو برادرانە مثلا ئەو قسەیە ئەکەن ئەوە تۆزێک ینی هەڵە حاڵی بوونێکە لە بابەتەکە يعني بابلن قياسك مع الفارق يعني كردوا طبعا علمي خوا سبحانه وتعالى علمي شيء مطلقة يعني بيشي أو كام إنسان بيت بون خواي جورة دزاني أم إنسان اختياري شيء أك هر دبي خوا بزاني تسوق خوايا بله أجرنا طبعا كصفاتي نقص أجر نزاني كوات خوا دزاني أم إنسان رجاي شاكا أجريد هاتو شوي مزجوت أكا خير وحسنات أكا نتيجة كاستبهاش تبت يداي بويا دنوسيد فلاني كوري فلان بمشي واسع أم إنسان ديت الدنيا الكل ميسر لما خلق له شي بابلين لون يسرا بمشي وازب بسري دا أروو أو كاراني لبو آسانة بي أو يترش خواهي قولة دزاني كاري خرابك رقاي الشر أقريد أزيتي خلق أدا خوانا فرستيد نتيجة كي جهنم كواتا نوسيني خوا سبحانه وتعالى توبزي لي نكرديا إجباري نكرديا زانستي خوار ريلي نكرتوا باشا دواتر مثلا أو إنسانا كم قسيئك لشوي زاني كخواي قولة أو إلى سنوسيا ونازاني أو قسيئك اللو خوي أم قسيئكات يعني زانان زور نمونشي بسيط وسادة دينوا لبو أم بابة اللوي لي حالي زياتر نمونه بما مستاق دينوا كقتابيك ديت لبو خوينك ودراسك لبداية صال أو قتابية ناخوينيت تنبلا باشا إذا ما مستا دزاني أو هلا بداية وديارة دلي مثلا فلان كسر ساقي تبي لكو تاي صال أجر أم إنسان حتما كساقيتش أبي ناتواني رخنا لا ما مستا بقري ريولات تو قوت الساقي تبي بوي أم ساقي بمنا خوينا يخوين ديا خوي يعني مدارسين كردوا غير ما يكان جيب زين كردوا اللهم اجعل القرآن الكريم ربيع قلوبنا ونور أبصارنا اللهم آمين بهمية إشلاء رونا يا ريكم همية وبتخدش ترازي بالدكتور قال خوش حال بين سلامتنا وخذ خير وبنفس لقر زنابشتن رحمة الله يا رب بارك الله فيك ما وصى بسرودك في جرب كردي بحث القرآن يبكى كوا والله خوشة بتني
كيف توا يعني لكن أتو شتكم نازم هيا. كو خود شكا قوت تشتكم هي باسي شتكم- قرآني بيروز دكم با شتكم هي بموسيقى باس القرآن دي الله دي كرمك اگر دڵێ ئەوی دەڵێم دواتر دەچینە دواتر دسين دي الله هەر یەکسەر دي كرمك مدرسة علم عرفان قرآن باخو بهاري دلان قرآن بوشا دماني وسر برزي هردم سراي قشاوي جيان قرآن بوشا دماني وسر برزي هردم سراي قشاوي جيان قرآن قرآن جيان ما هنا سوبون ما شاد سر برزم چونك دستور ما دلم كان ياوي روني هدايا چونك قرآنا رازي درون ما دلم كان ياوي روني هدايا چونك قرآنا رازي درون ما شوك ليلاي تاوان مقري نوري قرآنا دنيا داقري تشي روشني أدال سينا سينا بهارا بقرآن بروي تشي روشني أدا لسينا سينا بهارا بقرآن بروي الله ويش الله خدش ترازي بس بارك الله إن فيك شاء الله بعدين قهر بمين دو خدمته في ملتي ملتي كم أنا ما ذكرت بلام هروي تشتي تو يلا بلا تأخيرا ديني ما برفرا دستي وأخوي. شاقول ريحانا ولولو مرزانا يا مدينة زوانا درماني دردانا يا أي مدينة زوانا درماني دردانا يا دتما يا مدينة نزار غير رسول نزار غير رسول بلكو خداوان دعاك قبول جان بلكو خداوان دعاك قبول شاقول ريحانا ولولو مرزانا يا أي مدينة زوانا درماني دردانا يا مدينة زوانا درماني دردانا يا هرشايان سيراك مدينة ديارا مدينة ديارا هرشايان سيرك
سوتم جارنا تاريا شاقول ريحانا ولولو مرزانا مدينة جوانا درماني دردانا أي مدينة جوانا درماني دردانا ما شاء الله يا أخوة هرحب وي هربجي يا أخو يا ربي نقول لنا امين ان شاء الله بتسيا مدينه لما زقوتي بيغمبر صلى الله عليه وسلم لا قراني بخيني بيجنو يجيب كي ولين امين فيكو يا مشهور القرآن كشخيني بس فيش نيجي كدنا كردي بابا ان شاء الله كرديت انا بكا بيجني جاك معه ان شاء الله بكي إن شاء الله اللهم امين والله أوا يعني كدلي تمني حياتنا ان شاء الله هواي جانمة هواي ان شاء الله لا إخوي جورا جاسانا قال لي بينا راين همي دعاء بكن إن شاء الله تعالى هذا إخوي والله. جورا بقسمت معك يا رب اللهم امين ولا هربز بتسين أجني عملت ان شاء الله ديتي إن شاء الله سوي نتوي برولات سوي بس هكذا أو الشحن ما كم فهمت. بالضبط اخوي سالي جارك بالضبط بقناعات وتوقعي كلي من همو انسانك داير بالضبط. سالي أو جارك شحنة وصمان بيستبه. بتسي براستي ان شاء الله خذي هاي شيونا قولوا بقسمت يوم لا بالتهميش يا رب. نتوي باش احنا كم لميجة توابوا 2000 ويازضب ودوازضب يعني احنا كم لميجة بيست ان شاء الله بيك باتشين إن شاء الله إن شاء الله. مش ما بس إن شاء الله دتسينو هي تشقدين بو أري والله احنا كنا ما همو بيكو بيك ان شاء الله ان شاء الله دتسيكم عن بارقايدا اللهم امين يا رب اللهم امين اتذكر لي ديوا إيه. او زاد السوتي او زاد زاني لذت سيا او زاد كباسي زيارتي بيغمبر صلى الله عليه وسلم ذكري او زاد زاني دلتكو قرصه قرصيدي طبعا ان شاء الله باتشين هاي قولوا بقسمت خذي برس تهمية بكت يا ربي امين يا رب سوشيال ميديا کەسش نینە ڕۆژانە بکۆڕێنێت نەم وایە کوت بێژی وڵە ئەvە بچیکە یان ئەvە مۆزنە ئەvە پیرەمێرە هەمیە تقریبن ئەگەر فەیسبوک نەبت ئینستاگرامە یەکە ئینستاگرام نەبت سناپچات یەکە سناپچات نەبت ئێستا تیکتوک بوویتە مشکلەکە هەرسا خەڵکەچکی زۆر ئەمە ناڵێن 100 هەمویان بەڵام بەگشتی لە سەرئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست سەرئاستی دنیا بە هەمووی ڕێژەی ئەوانەی کە سوشال میدیا بەکاردێنن زۆر زیاترن لەوانەی کە بەکار نایێنن هو راسته چکە لە دەست هەمویانە ئامێرێت پەیوەندی ئەو بگشتی نەهمە بەستنێ سوشال میدیا هەمی جگەلەوەش ینی کێشە گرفت زۆر بۆ ینی لەوانەیە کە ئەنی تاوان یاخود ئەو بابەتانی کە پەیوەندی هەبوو بە تێکچوونی شیرازەی کۆمەلگاوە کۆمەڵک بابەتی دیکە هەر هەبوو بە درێژایی مێژوو بەڵام لەم چەند ساڵانەی دواییدا بەهبوونی ئەو پلتفۆرمانەی کە باست کردووە هەندێکیان یا خراپ بەکارهێنانی یاخود جۆرێک لە نەزانین لە بەکارهێنانی نەبوونی معریفە لە بەکارهێنانی جاری وهەیە ینی تووشی گرفت دەکات جاری وهەیە لە بەرامبەردا خەڵکانێکن کە تاوان دەکەن نەبتنێ سوشال میدیا بەڵکە تە مۆبایلەکە گەلەکە بەسیت هەبت تووشی ڕاستە ڕاستە و ڕەنگەل تەوان تەبێتە کرنجی کە مۆبایلەکە هیچ تێدا نەبێت نە سوشال میدیا نە پلتفۆرمێت سوشال میدیا دەشبان لە زۆربەی وڵاتان لە زۆربەی کۆمەلگاکاندا بە یاسا ئەمە ڕێکخراوەوە چۆنێتی بەرنگار بنەوە سەبارەت بەم تاوانەی کە لە ئامریکانی پەیوەندیکردن دروست دەبێت با بزانین لای خۆمان تا چ ئاستێک چۆن خۆمان پارێزین بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە پسپۆڕی تاوانناسی لەگەڵمان دەبێت گفتوگوۆی لەگەڵ دەکەن ئەویش بەڕێز دکتۆر علی سەلیم دکتۆر بەخێربی دکتۆر گەلە بخێرات ڕووناکتان کردەوە هەر ئەوەدام بێت دووری هەموو تاوانێک بنەوانەی لە سوشال میدیا و ئامێرە پەیوەندیەکان لەگەڵ هەموو لایەکمان جا دکتۆر ئەم بێ بەحەسکین چونکی ئەفکاری مژی مۆژە پێکرد کول وڵاتە پیاسۆی ئەفکاری هاتی ڕێکخستن هەم توی پۆڕاستیوی هەم کەسێک و ئنیەت هەبێت تاوانێکی پڕێک و ئامێرێت پەیوەندی و ئامێرێت زیرەک و سوشال میدیا بکەت کەس نەشێت و توش یە پۆڕاستی کوردستانی حتا چ ڕادە یاسای شیایە هەمی تشتێکی ڕێک بخەت توی پۆڕاستی بی و کەسجی نەوێرێت شولەکە وسەڵ بە تاکیت خۆشبەختانە لە هەرێمی کوردستان لە یاسای ژمارە 6 ساڵی 2008 پەرلەمانی کوردستان یاسایەکی تایبەتی داناوە لەژێر ناونیشانی یاسای خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندی کە حەف فەقەڕە لە خۆی دەگرێت
کۆمەڵە فەقەڕێک لە خۆ دەگرێت تایبەتە بە تاوانە ئەلکترۆنیەکان ئێمە کە دەڵێن تاوانە ئەلکترۆنیەکان هەم لە ڕێگای مۆبایل و تەلەفۆن خانە و سیم کارت و ئامێرەکانی پەیوەندی سۆشیال مدیا و کاملەن تەفاسیلی داوەتێ کە گشت هەرچیەک پەیوەندی پێوە بکرێت هەم بە ڕسم بێ بە بڵاوکردنەوەی ڤیددیۆ بێ بە بڵاوکردنەوەی نامەی دەنجی بێ نووسیم بێ کورتەنامە بێ هیچ فەرق ناکات دەکەوێتە ژێر ڕکێفی یاسای خراپبەکردنانی ئامێرەکانی پەیوەندی ژمارە 6 ساڵی 2008 ئێمە پێویستە خەڵکێک ئەمە زۆر باش بزانێت و خەڵک هۆشیار بێت کە یاسا زۆر بێڕەحمانە سزای تاوانباران دەدات ئێمە لە ناو دادگاین ڕۆژانە تاوانباران دەبینین کە دادگایی دەکرێن و سزای زۆر قورسیشیان بەسەردا دەسەسپێنن قورسترین سزای تا مؤبەدیش داوە تا 15 ساڵ و 20 ساڵیش دەڕوا بەڵێ چۆن ئێمە زارە لە ئەوەڵەوە دەست پێ بکەین تەمەشا دەکەین بە پێی مادەی 2 لە هەمان یاسەکە باسی دەکەین یاسی خراپبەکارهێنان مادەی 2 دیارترین بەربڵاوترین مادەیە مادەی 2 دەڵێ چی دەڵێ هەر کەسێک ئامێری پەیوەندی لە ڕێگای کورتە ڤیددیۆ نامە بڵاوکردنەوەی وێنەی هەر کەسێک بڵاو بکاتەوە هەرچەندە زۆر کەسەیە ڕسم دەستکاری دەکە ڤیددیۆ دەستکاری دەکە بە بۆی ئەو تەکنۆلۆژیا زیرەکانی کە ئێستا هەیە فیک بڵاو بکاتەوە یاخود دڵ ئەگەر ڕاستیش بێ یاساکە زۆر جوانە دەڵێ حتا ئەگەر ڕووداوەکە ڕاستیش بێ ڤیددیۆکان ڕاستیش بن مادام تەسیر لە شخصیەتی کەسەکە دەکا ئەوە سزا دەدرێ تاکو 5 ساڵ وەغەڕامەیەکیش تاکو 5 میلیۆن دینار زیندانی کردن حەپسکردن بندکردن تاکو 5 ساڵ بۆیە سزای بدانەوە ئەگەر هات و ئەم کەسە بۆ نمونە کەسێک دەڕوا وێنە یاخود نهێنی کەسێک بڵاو دەکاتەوە ئەو کەسە لە ئەنجام بۆ نمونەی کچێک بڵاو دەکاتەوە ئافرەتێک بڵاو دەکاتەوە وەکو ئێستا دەبین لە تیکتۆک خەڵکانەکەنە ڤیددیۆی عایلی خانەوادەی خەڵکیان کەوتە بەردەستی بڵاوی دەکەنەوە تیکتۆکیش بەداخەوە هەموو کەسێک دەبینێ و هەموو کەسێک منداڵیش دەستکاری دەکە ئێستا هاتوتەوە بڵاو دەکات و لە ئەنجامدا ئەو کەسە وا دابنین کوژرا ئەو ئافرەتە کوژرا لەلایەن کە سوکارەکەیەوە باشە مە لە کۆمەڵگایەکی وین کە کوژرا یاسا بە پێی مادەی 4 لە یاسی سزادان دڵێ چی دڵ هەر کردەوە ئەنجام بدرێ وەکوە خۆی ئەو کەسە چوو بێ کوشتنەکە ئەنجام دابێ تاوانەکە ئەنجام دابێ چونکە ئەو سەبەبە ئللا ئەگەر بکوژرێ نا ئەمە نمونە بۆ باس کرد ئێستا خۆت باست کرد گوتت ئێستا لە تیکتۆکداخەوە ڕاستە بۆ تەمەشای دەکەی یەک دنیاشت هەیە یان یەک دنیا بوێنە و بابەتی کۆمەڵە خانەوادە هەیە ڤیددیۆکان بە جۆرێک لە جۆرەکان دەرچۆ یاخود نێنی ئیدی لە تیکتۆک پێدا تێدەپەڕی دەمی ئەنواشت دەبینی ئەمانە لە شوێن ئەمانە بۆ ناگیرێن ئەمانە ئەمانە دەگیرێن یاسا لە هەرێمی کوردستان باش سەروەرە بەڵام هەموو شتێک لە ئیعلام باز ناکرێ ئەوانە ڕەفتی پەیوەندی بابەتی کۆمەڵایەتین ئەو بابەتانە زار پێشەوە پرسیارەکەی جناب جواب دەمە بۆی بینەرانیش ئەوە نەبن نەکتە ناکوشتن دەڵێ ئەو کەسە تاوان لێکراو چی ئەوەی کە وێنەی لێ بڵاوکراوەوە یان سەڵتی لێ بڵاوکراوەتەوە هەر شتێکی لێبێت بەهۆی ئەم بڵاوکردنەوەیە کەسی بڵاوکەرەوە چییە وەکوی وای خۆی دەستی دابێت ئەسلیحەکەی و تاوانی بەرامبەر کەسەکە کردبێ و کوژبیتی برینداری کردبێ هەرچێکی کردبێ وەکوە خۆی ئەنجامی دابێ چکە ئەو سەبەب بۆ لە بڵاوکردنەوەی ئەم کردەوە ڤیددیۆ و وێنە و نامەی سەڵتی هەرچێکە بێت ئەمە یەک سەبارە بە پرسیاری دووەمیشت کە جەنابەت فەرمووت گوتت ئایا لە یاسادا سەروەرە ئایا خەڵک دادگای دەکرێت بە تاکید ڕۆژانە لە ناو دادگا خەڵک دادگایی دەکرێن و حکمی خۆیان وەردەگرن و سزاش دەدرێن بەڵام بەهۆی ئەوەی بابەتەکان زیاتر ڕەبتی بەناو کۆمەلگا و خێزانەوە هەیە باز ناکرێت چێ ئەوانە دادگایی دەکرێن بۆ نمونە وێنەی ڤیددیۆی کەسێکی بڵاو کراوەتەوە کەم کەسێ بێتە سەر شاشە بڵێ وێنەی خوشکەکەمی بڵاو کردو بۆیە مەسکاڵەمە تومار کردو ئێستا بە سزای خۆی گەیشت کەس ئەمە ناکە چکە ئەم بابەتە پەیوەندی بە چیەوە هەیە یاسای خراپەکانی ئەمریکی پەیوەندی بە چیە بە هەڕەشە جنێ و بوختان بڵاوکردنەوە وێنە بۆی بەترسی بکاتە سەر شخصیەتی کەسەکان ڕەبتی بە خودی کەسەکانەوەی بۆیە کەمتریش لە ئیعلام باز دەکڕن ئەو کەسە بە هۆکاری ئەمە سزادرا ئێستا خۆشبەختانە لە هەمان یاسا لە مادەی 3 بازە چی دەکات دەڵێ جگە لەو بارانێکە ئێستامە باسمان کرد ئەگەر بۆ جارکردن بۆ ئیزعاجکردن واتە بەکار بێندرێ حکمی لەسەر تا 1 ساڵ بەندکردن خەڵکێکی ئێمە نازانێ نوکە دەکە نامە دەنێرێ خەڵک ئیزعاج دەکات باشە دکتۆر ئێستا کۆمەڵێک کەس هەن با بڵێن زیرەکن لە بەکارهێنانی و ئامێرانانە نادۆزرێنەوە بەڵێ ئەمانە چۆن ینی خەڵکانێکن
ڕەنگە گەر وەک نامێ ناویان بێنم بەڕاستی چکە گەر ناوەکەی بگوترێ سە ڕەنگە هەمووان ئاشنایەتیمان لەگەڵی هەر سەباردبوونەوە تا ئێستا دۆزراوەتەوە کەسیش نەیتوانی و با بڵین ئەمە چۆنە هێز ئەمنیەکان هەموو هاوکارن بەڵام ئەو کەس ڕەنگە شارەزای لە دادگا و ڕێکارەکان نەبێت ئەی بۆ ئەمە وەکو پارێزەران هەوڵ دەدەن بۆچی لەبەر چی لەبەر ئەوەی تۆ تەمەشا دەکەی کەسێک کە گومان لێکراوە باشە دادگا دەسەڵاتی هەیە نووسراوێک ئاراستە دەکەی لە ڕێی دادگا بۆ منتیقی ئەو شوێنەی کە ئەو ئایتە لە کوێ ئیشی کردووە ئایپەکەی لە کوێ ئیشی کردووە شەبەکەکەی کوێ لە ڕێی شەبکاتەوە تۆمەتبار دەستگیر کراوە بەڵام ئەوانەی کە تێماون یعنی دەستەوەستان خۆیان سەبەبن با بڕۆن عریزێک بدەن بە دادگا بڵێ گومانمان لە فڵانە کەسە یاخود ئەو ژمارە سیمکارتە داوا دەکەین لە ڕێی دادگاوە ئاراستەی کۆمپانیا بکرێت زە سیمکارتەکە هەر کۆمپانیا بێت داوا بکات بە بەو سیستەمە پێشکەوتوی کە ئێستا هەیە دەتوانرێت کەسەکە بدۆزرێتەوە بەڵێ لە ڕێگای ئاپیەکەیەوە لە ڕێگای ئەوەی شەبەکەیەکەیەوە بۆ نمونە نەفەر هەیە لە ڕێی سیمکارتێکەوە هەڕەشە دەکات هەر وڵاتێکیش بێت لە هەر وڵاتێک بێت ئەمە دەگەڕێتەوە سەر لایانی ئەو تەکنۆلۆژیای کە دادگا پشتی پێ دەبەستێت چۆسە بۆ نمونە کەسێک بە وەتسئەپی لە ئەمریکاوە تەلەفۆن دەکات پەیوەندی دەکات بەڵام ئەگە گومان لێکرا و دۆزراوە بێت بزانین چییە لە ئەمریکاش بێت لە بەریتانیاش بێت لە تورکیاش بێت دەتوان لێرە سکاڵە تۆمار بکە تۆمەتبار لە ڕێگای پۆلیس سنتەرپڵەوە دەستگیر دەکرێت کەواتە با هەموو خەڵک ئەمە بزانێ تۆمەتباران دڵنیا دەکەینەوە لە دادگا نەک دڵنیا دەکەن وەکو پارێزەرەکەم قسە دەکەم لەهانێ حکومی نیمە بەس با دڵنیا ببنەوە لە دەست یاسا نەجاتیانە بەمە زۆر کەس تاوان نەجاتی نابێت بەڵام پێویستی بە وریایی هەیە زۆر کەس سکاڵە تۆمار ناکە بەڵام شتەشی مهمتر لێرە ئەوەیە تەماشا دەکەین هەندێک تاوان هەیە ڕەبتی بە مودەوە هەیە تاوانەکێ بۆ نمونە ئەو کەسە ئەو ڕۆژانی ویتی کە تاوانی بەرامبەر کراوە لە ڕۆژی پێزانینەوە تا 3 مانگ بۆ هەیە سکاڵە تۆمارکە بە تایبەتی هەڕەشات جنێ و بوختان باش تا 3 مانگ تێپەڕێ ناتوانێت سکاڵە تۆمارکە ئەجە بۆیە پێویستی بە وریا هۆشیاری کۆمەڵگا ئەم بێنە سەر هوشیارکردنێ خۆ حتا وەختی ئەم ئەپلیکیشنێکی دادگرین ئەم سێتاپ بکەین هەمی ئۆکێ ئەڵە تەمام مثلا حتا بچکترین نمونە تیکتوک ڕەنگە خەلەت بینم نۆڤێتوانە بینی جارێ خۆ پاراستن باشترە شەرەسەریە یاسا توندە تەوانبارژیمە هەنە بەس ئەم چاوە خۆ پارێزین و نەگەهتە سنوورێ خەلەت کارئانینێ مثلا ئاسایی هەموو شتەچی تەماشا بکەم ئاسایی هەموو ئەپلیکیشنێک دانیم ئاساییە هەر کاتێک ویستم شتێک بڵاوکەمەوە بەڵێ ئەمە دەگەڕێتەوە سەر هۆشیاری خێزان بەڵێ چونکە ئەوڕۆ تەماشا دەکەین زۆر کەسانێکمانێت لە تەمەنەشی بچووکدایە مۆبایلێت داوەتە دەست تیکتۆک بەکاردێنێ ڤیدیۆ خۆی دەگرێت تەمەنی 6 ساڵە 8 ساڵە ئەمە ڕەبتی بە سەقافەتەوە هەیە ئەمە ناتوانین ڕێگری تۆ چۆن ڕێگری دەکەین ئەوە دەگرێت سەر دایک و باوکان سەقافەتەچیان هەبێ دوو لایەنێ یەکەم دایک و باوکەکە بتوانێت کۆنتترۆلی ئەمە بکات و موبایلی نەخاتە بەردەستی بەم شێوەیە دووش لانی پەیوەندی سەر داوا لە وەزارەتی گواستنەوە گەیاندن دەکەین کە ڕەبتی بەمانەوە هەیە یان داوا لانی پەیوەندیارەکان دەکەین حکوومەت بەگشتی داوا دەکەین کاکە با فلتەر دابندرێ بە تەمانە شتێکەوە ها بکەن فلتەر بکرێ بە یاسا دەبێت فلتەر دابندرێ فلتەر شکێن بە وەکو وڵاتەکان تەماشا دەکەین فلتەری داناوە بۆ فلتەری داناوە بۆ نمونە کەسێک منداڵێکە کە تۆ تێر ئەقڵ نەبێ ئەو فکرینی تۆ فلتەر بکڕی لە بازە چکە فلتەر دەکرێ بە پارە لە هەندێک وڵاتان فلتەر شکێن هەیە بە چەند دۆلارێک دەداتێ تا ئەو فلتەرە دابەزێنی ئەو بەرنامانەت بۆ بکاتەوە ئەمە حکوومەت زۆر بە ئاسانی دەتوانێت کۆنتترۆلی ئەم وەزعەکە بەڵام تەنیا حکوومەتش نابەتەنیا ئەوە پێویستی بە خێزانە هۆشیاری خێزان تۆ تەماشا دەکەیت تەمەنی 6 ساڵە موبایلی داتە دەست ئەمە کارەساتە زۆر کێشی گەوری دروست بە خەڵکێکە بووە منداڵی نیزانەوە دەگەڵ دایش ڕسمی گرتووە ڤیدیۆ خوشکەکەی گرتووە سلی بڵاو بۆ تۆ ئەم کەسە ئافرەتە لە داڵدەی ئافرەتەن لە ژە هەڕەشەدایە لە ژە هەڕەشەی کوشتن و لە ناوبردندایە بۆ دەڵێت تۆ ڤیدیۆ بڵاو بۆ تۆ ئافرەتەکەش داعانە کاتە هیچ گوناحێکی نییە منداڵێک ڕسمی گرتووە لە دەستی دەچووە بە کلیکێک ئەم کەسە لەکەدار بووە لانشتی ژیانی هەموو کەسێک ژیانی تایبەتی خۆی هەیە بە کلیکێک بڵاو دەبێتەوە بۆی نەبوونی فلتەرە زۆر خەتەرەوە بەڕاستی ئەم مۆزوعی ئەوە تەکنۆلۆژیا بۆ ئێمە کۆمەڵگە ئێمە کە هات وەکو بۆمبەکی تەوقیت کراو دەبینم ڕۆژ بە ڕۆژ بەسەرماندا دەتاقێتەوە کارەساتی گەورەی لێ دروست دەبێت ئێمە لە ناو دادگاین ئاگامان لێ بەس خۆشبەختانە ئەوە کە دەبینم هیچیان لە دادگا بە سەلامەتی دەرناچن ئەوەی کە گومانی لێکراوە ئەوەی کە بالفعل تاوانەکەی ئەنجامداوە یعنی دادگا بەڕاستی سەروەرە خەڵکەکە خۆی کەمتر خەمە سکاڵات تۆمار ناکە بەس سکاڵات کرد دکتۆر بە هەر لێرە پڕاستم نمونەی بچووکیش بینەوە بۆ نمونە کابراک کوڕێک گەنجێک سەعات 2 شەو کچێک ئیزعاج دەکا بەڵێ ئەو کچە بچێ ڕۆژی دواتر سکاڵات تۆمار بکە لە دادگا
بە چ سزایەک ئەم کوڕە سزا دەدرێت بە تاوانێ بەپێی مادەی سێ لە یاسای خراپەکانی ئامریکانی پەیوەندی تەنها ئیزعاجکردنەکە باز لە وێنەوە بڵاوکردنەوە ڕۆژتۆ زیینەوەدان ناکەینەمە تەنها ئەوەی کە ئیزعاج دەکەن نوکەی بۆ دەکات بە زمانێکی خۆمەکە حکومەکەی تا 1 ساڵە بەندکردن بەڵام کەسە ناچێت سکاڵە تۆمارکە با تۆمارکە کاکەمەش فێری هۆش سکاڵا تۆمار لە ترسی کەسوکارەکەی دەڵێ کاکە جەنەکە تووشی کێشەیەک بم براکەم مێردەکەم قبولی نەکە لە سکاڵاکردن پێویستی بە کەسوکاری هەیە کەسەکە ینی چۆن دەپارێزرێ با بڵێن خەڵکانێکن لەوانەیە و ترسیان هەبێت بۆ نمونە من بابەتێکیەوە دەمەوێت بچم سکاڵا بکەم لە ترسی ئەوەی کە کەسوکارەکەم نەزانێ ناچم ئەو سکاڵایە بکەم دەکرێت بۆ نمونە بە تەنیا خۆم بچم یان بە حاڵەتێک بە شتێکی لە تا چەند پارێزراو دەبێت هەموو ناونیشانی کەسەکە بەڵێ ئەسڵەن تۆمارکردنی سکاڵا پێویستی بە هیچ کەسێک نییە بە تایبەتی ئەوانەی کە سەر و 18 ساڵن خوار 18 ساڵ دەکرێت دایک و بابی وەکو دادخواست داواکاری مافی کەسی لە ناو وەزعەکە بەڵام سەر و 18 پێویست بە هیچ شتێک ناکە عریزەیەکی سکاڵە تەسلیمی دادگای دادوەری لێکۆڵینەوە دەکات و لە هەمان کاتدا فەتحی قەزی بۆ دەکرێت زۆر نییە طبعا ڕۆتیناتی هەیە ئەجبۆیە ئەمە لە پرۆژه یاسایەکە پێشنیارمان کرد وەکو پارێزەر و یاساناس پێشنیارمان کردوان دەک حاڵەت هەیە کە ڕەبتی بە وەکو مۆزوعی خێزان و ڕەبتی بە کۆمەڵەوەی کە خودی کەسەکانەوە هەیە کە لە ترسان ناتوانن سکاڵە تۆمارکە لەو پرۆژه یاسای پێشنیارمان کردو چ بێ ئەمانە بەدەر بکرێن بتوانن بە تەلەفۆن پەیوەندی بکەن کە ژیانیان لە مەترسیدایە چکە زۆر ئافرەت ئەمڕۆکە هەیە تووشی حاڵەتی وا هەبووە ناوێرە سکاڵە تۆمارکە ڕاستە لە ترسی کەسوکارەکەی ڕەنگەلەوەژە هەموو ڕۆتیناتە هەیە ئەو ڕۆتیناتش ناوێت ئەو پارێشی نیە بڕوات یان پارێزەرێک بخۆی بگرێ یان بڕۆ بە تەکسی بۆ لە مرکزەوە بۆ دادگا لە دادگاوە بێتەوە مرکز و ڕۆژانە عریزە بدا و بەڵگەکان تەقدیم کات و ئەمە هۆکارێکە بۆ ئەوەی کە نەتوانێت یان لە ڕووی مادی وم لە ڕووی معنەوی و نێوێرێ ئەمە کەسێک کامی پرۆژەی داوێتە حکوومەت بۆیە و ئاسانکارێ بۆ هاوڵاتیان بکات لانی کەم ینی ئەمە وا دەکات کە تاوانەکان کەمتر بنەوە تاوانباران بە ئاسانی دەستیان ڕانەگاتە هەموو شتێک بەڵێ ئەگەر ئەمە بکرێ زۆر ئەم ڕۆتینە ئە پرۆژە ئەمە پێویستە جەناب پرسیار لە یاسادانە بکەی لە پەرلەمان بڵای پرۆژەتان هەیە یانە بەڵام دەتوانیت جەناب بڵێ وەکو یاساناسێک پرۆژەت هەیە بڵێ من یەک لەوانە و کۆمەڵی پارێزە پرۆژەیەکمان پێشکەش کردووە بڵێن لە حاڵەتێکە پێشکەشی کوێتان کرد پێشکەشی لای پێویستە بۆ نەتوون و تیژی دژی ئافرەتان چکە زیاتر ئافرەت تووشە و کێشەیە دەبێت ئافرەتە لە ماڵەوەی ناوێرە قسە پیاویش توش دەبێت پیاویش توش دەبێت بەڵام ئەوەی کە ناوێرە ئافرەتە باسی داکات لە ماڵەوە پێشکەشی تۆڵوتیژی دژی ئافرەتانمان کردووە ئافرەت لەم حاڵەت چکە لە یاسا داهاتوە دەبێ سکاڵا کار خودی خۆی لە بەردەم دادوەر ئامادە بێ زۆر ئافرەتیش لە کۆمەلگای ئێمەدا ناوێرە بچێت سکاڵا تۆمارکە لەو حاڵەت دەکەین لە پرۆژە یاساکە ئێمە داهاتوە دەڵێن ئافرەت ئەگە هەڕەشەی لەسەر بوو بە ئاشکراکردنی ناسنامەی خۆی پەیوەندی بە بەڕێوەبەراتەکانی تۆڵوتیژی دژی خێزانی بکات سکاڵاکەی لێ وەرجێت و دەست بەجێ دەست بەڵی کۆڵ شەمە جگەلەوە خەڵکانێک هەن مەسەلەن ناودارن بەناوانگن هونەرمەندە ئەکتەرە سوزانم هەرچی خەڵک کۆمەلگادایان ناسێت ئەمان ئەگەر تووشی حاڵەتێکی ئاوا بنەوە بیانەوە چی بکەن کاکەم لەوانەیە پێویست نەکا بچێت دەمو دنیا بزانێت بۆ مۆزوع ئەمان چی بکەن بۆ نمونە دەتوانێت بڕوات لە نزیکترین شوێنی ڕوودا و باشە بڕوا لە بنکێکی پۆلیس سکاڵا تۆمارکە ئەسڵەن بۆ خەڵک دەزانێت ئێمە کە پارێزەرین یاسا دەسەڵاتی داوە بە پارێزەر بەبێ وەکالە تەنها یەک جار بەبێ بریکارنامە یەک جار دۆستەکە بخوێنێتەوە ئەمە کە پارێزەرین زۆر جار ڕێمە پێ نادرێ بخوێنەوە هەتا بریکارنامەی کەسەکەمان پێ نەبێ بوو کەشف دەبێ ئەسڵەن زۆر سڕیا زۆریش بەنهێنی بابەتەکان بڕێ دەچێت کەس نازانێ پارێزە بە پارێزەراتی خۆی دۆستێک بە ئاسایی ناتوانێت بخوێت چۆن ناوڵاتێک ناتوانێت بچێتە مەرکز بڵێ کاکە بێ زەحمەت نەفەرێک بزانین لەسەر چ جیراوە یان نەفەرێک لەسەر سکاڵی تۆمارکردن جوابی نادەنەوە دەبێت کەسەکە بریکارنامەی پێ بێ با لە شخصیت خۆیان نەترسێن سکاڵا تۆمارکەن بەڵام دقیق بن و بەڵگەکانیش بۆی زوو لە نام دەچن بە زووترین کە سکاڵەکان تۆمارکەن دکتۆر نمونەی گەرممان هەیە بەڵێ هەموو ڕۆژێکیش ئەگەر نەبێت دووسێ ڕۆژەک هەر هەیە کوڕێک هەڕەشە لە کچێک دەکا وێنە و ڤیددیۆی تۆ بڵاو دەکەمەوە ئەگەر نە فلان و فلانم بۆ بکە لە ڕووی یاساییەوە ئەم تاوانبارە چ سزایەکی لەسرە لە ڕووی هەڕەشەکە لە ڕێی پەیوەندیەوە دەکرێت لە ڕێی پەیوەندی تەلەفۆن بۆ دەکا ها کچێ با پێت بڵێم ڕسم و ڤیددیۆی توم لە کنە حیات دەبم بڵاو دەکەمە یان بە برا و خوشکت و بە ماڵەی تو پیشاندەم پارەم بدێ ئەگەر نە بڵاو دەکەمەوە نمونەشمان هەیە کچەکە خۆی سوستان باشە وا بزانم وەفاتیشی کرد بەڵێ ئێستا ئەمە یاسا چۆن تەعامل لەگەڵ تاوانێکی وا دەکەن بەڵێ پرسیارێکی زۆر لە جێی خۆیەتی یەکەم لەسەر هەڕەشەکە با قسە بکەین لەسەر ئەو هەڕەشێکە کردویتی دەکەوێتە ژێر ڕکێفی مادەی 2 سزاکەی تاوانبار تاکو 5 ساڵ بەندکردنە
5 ساڵ بەندکردن ئەو بەس هەڕەشەکە ئەو بەس هەڕەشە لەسەر ئەو هەڕەشەی کە لە ڕێی ئامێری پەیوەندی کردی تاکو 5 ئەگەر ساڵ بێت و هەڕەشەکەش نکات تطبیقیشی نکات جێ بەس هەڕەشەی کردووە بەس هەڕەشە ئەلو ژڤان ئەمن ئەو هات لێ دەکەم دەتکوژم مەسەرن تەواو ئەجا هەڕەشە لە قانون لە بەس ئەوەندە بەڵێ بێ ئەوەی بشیکەم بەڵێ باش بەڵێ دەکەوێتە بۆ چکە لە یاسادانەر چۆن تعریفی هەڕەشە دەکا دەڵێ بە ئاماژە بە پەنجە بە قسە بە نووسین بەسەر لە قاندن هەر بەسە بە چاو سوورکردنەوە گەر ئەوە چی بکە دەکەوێتە ژێڕ کێفی هەڕەشەکردن باشە ئەمە حکومەکەی بە پێی مادەی دوو کە لە ڕێی پەیوەندیەوە دەکا سزاکەی تاکو 5 ساڵ وە غەڕامەیەکیش ئەمە یەک سەبارە بەوەی کە خۆی کوشتووەیان کوشتویانە وەک وی وایە خۆی کوژ بیت خۆی ئەو کەسێک کوژ بێت قاتیلە بە پێی مادەی چی بە قسەی من نا بە پێی مادەی 4 لە یاسای خراپەکردنی ئامێری پەیوەندی دەڵێ هەر کەسێک بەهۆی بەکارهێنانی ئەم ئامێری پەیوەندیەوە کەسێک کەوتە ژێر کوشتن بریندارکردن لە ناوبردن خۆسووتاندن ئازێدان لێدان وەک وی وایە ئەو کەسە دوو چوو بێ دەست بە دەستی خۆی بە چاقو لە کەسەکەی دابێ قامچی لێ دابێ یاخو کوژبیت یان ئەسلحەی گربێت دکتۆر بە حکومەکەی باسکە یەک دقه دکتۆر ئەوە بۆ نمونە بە هەردووکمان هیناوە تەلەفۆنی کرد ڕیکۆردم نەکردیا تەلەفۆنی کرد ژڤان دەتکوژم ها ئەمن هاتمە دادگا ئەمن هاتمە بەس بەڵگەم پێ نییە بەڵێ خۆی دادگا زۆر پشت بە بەڵگە دەباستەیە نەبوونی بەڵگە کێشیەکی سەرەکی بۆ ئێمە بەڕاستی دەبێ ئەو کەسا هەوڵدا بەڵگە کۆبکاتەوە بەڵگەکان چین بۆ تۆمەشا دەکەین لە هەمان کاتژدە تەناقوز دروست دەکات چکە تۆمارکردنی دەنجی کەسی بەرامبەر بەبێ ئیزن مەقبول نییە تاوان تقریبا مەقبول نییە بەڵام لە بڕی هەڕەشەت لەسەر وەکو عوزرێک سیر دەکرێتەوە کەسە تۆمارکە باش ئەدیگاڵ ئەگەر نەبوو ئێمە دەستگاکە کۆمپانیاکە نای کۆمپانیاکە نانین ئەوانەی کەسی کار ئێمە بەکاری دێنین باشە ئەم کۆمپانیانە خۆشبەختانە جوابی دادگا دەکەنەوە ئێمە وەکو پارێزە چ دەکەین داوا لە دادگای لە کۆڵن و بەڕێزدا دووەردەکەین لە ڕێگەی دادگا نووسرا گارەستە کۆمپانیا بکرێ بە ژمارە سیمکارتە کە تۆماری دەنجێکی لەو تاریخێ بۆمان بێنەوە کە بەو ژمارە سیمکارتە هەڕەشەی بە من کردووە کۆمپانیاکانی جواب دەنێرنەوە دەڵێن بەڵێ لەو تاریخە تا تاریخە فەرمەوە تۆماردەنگی بە سیدێک بۆ مادەنێرنەوە زۆر هاوکاری دادگاش دەکەن ئەگەر بە سیمکارتەکە پەیوەندی کرا ئەگەر بە ئەپەکانی دیکە کرابوو بە ئەپەکانی تر ئەمە دەگرێتەوە سەر بەڵگە ئێمە بەڕێوەبەرایەتی بەڵگە و تاوانی هەرێمی کوردستانمان هەیە لە شاری هەورێ ینی بەڕێوەبەرایەتەکە لەوەیە ئەم بەڕێوەبەرایەتی خۆشبەختانە ئەجهیزەی و متەتەوڕی تەکنۆلۆژیان لە بەردەستە عقلی ئێمە تەسەوڕ ناکە خەبیری وایان لە بەردەستە عقلی ئێمە تەسەوڕ ناکە ئەوان زۆر جار دەتوانن ئەو نامانە ئەو پەیوەندیانە بهێننەوە چکە بۆ ینی ئەدیلە جیناتە ناوەکەی بەخۆی وەیەتی کەسی زۆر شارەزا و پسپۆر دانراوە بۆ هێنانەوەی ئەو تۆمارە دەنگیانە بە تایبەتی واتسئاپ و ڤایبەر ئەوان زۆر جار لە توانیان داهەوە بیگەڕێنەوە ئەگەر بێت و کۆمپانیانی خۆمانیش نەبن ئەوە ئیشی ئەوانە زیاتر دەتوان پسپۆرەکان جوابیمە بدەنەوە تا چەند دەتوانن ئەو نامە و دەنگیانە بگەڕێنەوە جابۆیە من لێرەوە پێشنار دەکە بە ئەو کەسانە ئەوەی کە تووشی حاڵەتی لەم بابەتە دەبێت بە زووترین کات هەوڵدا بەڵگە کۆبکاتەوە بە تایبەتیەوە ئێستا بۆ نمونە تۆماری دەنجینی بەڵام کەسێکی لە تەنیشتە گوێ لە قسەکانە ئەوە هەڕەشەی لێ دەکرێت دەتوانێت ئەو کەسەی تەنیشتی وەکو شاید ببات دەباتە بەردەم دادوەر دەڵێ ئەم کەسم لە تەنیش بووە کە فڵان کەس بە تەلەفۆنی بۆ کردم هەڕەشەی لێ کردم دادوەری لێ کۆڵینەوە ئەم حاڵەتە بۆ وەکو ئیسپات ئەم شایدانە وەردەگرێت و پشتی پێدەباستن 5 ساڵیش حکومە بەس بە هەڕەشە تا 5 ساڵ حکومە تا پێ کە گوتمە تا 5 یعنی لە 6 مانگ تا 5 ساڵ بە پێی بارودۆخەکان دەور دەبینێ چەندیش غەرامەیە غەرامە تاکو 5 میلیۆن دیناری عێراقی تا 5 میلیۆن دینار ئەگەر کەسەکە ناودار بوو حەقی بە ناوداری زیاتر نابێت بەوەی ناوی وروشێنراوە ناتوانین بڵێن ئەگەر ناودار بچکە یاسا هەموو بێک چاو سەیری دەکا هەمووی بێک چاو سەیری دەکا هەمووی بەشەرە هەمووی ئینسانە هەمووی مرۆڤە لەبەرەوەی ئەوە ناودارە بە حکمی توانبار زۆر بدەین لەبەرەوەی ناودارەکە زۆر زەربەیەکی شخصیەتی لێدراوە حکمی نەخێر ئەوە نیە دادگا چ دەکات سەیری کەسەکە دەکات تاوانبار ئەگەو تاوانبارە سابقەیە بێ واتە ڕابردووی هەبێ پێشتر تاوانەکەی کردبێ دادگا بۆکوت سەیری دەکا ڕحمی پێ ناکە وەکو بارودۆخەشی تونکرد سەیری دەکە کە دەڵێن 6 مانگ تا 5 ساڵ ئەگە بزانێ ئەو کەسە سەوابقی هەبێ پێشتر کێشەی هەبوو بێ 6 مانگی ناداتێ بێگومان دەکاتە ساڵ و قوسور 2 ساڵ و شتێک
وەسەری بارودۆخەکەش دەکەێت ئەو کەسە زۆر تووشی زەرری زۆر ببەوەی ئەوە دادگا ئەگەرێکی و گوتت هەیە کە حکمی زیاتر باشە کەسەکە تەنیا هەڕەشە بکات لە چەند مانگەوە بۆ لە ڕۆژی پێزانین حکومەکەی ینی بۆی هەیە تا 5 ساڵ بند بکرێت لە 6 مانگ تا 5 ساڵ لە 6 مانگ ینی چ حاڵەتێک دەکەوێتە 6 مانگ چ حاڵەتێک دەکەوێتە 5 ساڵەکە ئەگەر لە حابسیارەشی جوان تونترین حاڵەتەکان لە تونتری حاڵەتە تەمەشا دەکەین تاوان لێکراو ئەوەی کە تاوانەکە بەرامبەر کراوە تووشی زەرەرێکی زۆر بووە یاخود تاوانبار چی کردووە ئەو کەسە تۆمەتبارەکە کە زارە تۆمەتبارە شێوەیەک لە شێوەکانی بەکارهێناوە بۆ نمونە لە کەسێک زیاتر بن بە دوو کەسان بن تەسیرێکی زۆر لە سومعی کەسەکە کردبێ وە سەوابقی هەبێت پێشتر تاوانێکی کردبێت ئەوە هۆکارەکە بۆ بەرزکردنەوەی سزاکەی لە باتی 6 مانگی بداتێ ئەگەر هەیە 2 ساڵی بداتێ بە تایبەتی بوونی سابقا لە ژیانی مرۆڤدا زۆر گرینگە خەڵکانێکمان هەیە بۆ نمونە دێت چ دەکە کارەبایەک لە حکومەت دەدزێت سەتاڵی دەکا حکومەت کاتێ بانج دەکە بۆ نمونە غەڕامەیەکی دەکە 300,000 دەڵێت چی خۆ غەڕامەکەی کێشەیە بەڵام لەسەری دەبێتە سابقا لەسەری دەبێتە پێشینەی تاوان پێشینە کە هەر کەسێک پێشینەی هەبوو لە حاڵەتە چی ئاوا هەر پێشینەیەکە بێت پێشینەکە هەر تاوانێک بێت مادەم پێشینەی هەیە بۆ داهاتوو چ دەکە هۆکارەکە بۆ بەرزبوونەوەی سزای ئەو تاوانبارە هەتا تەسیل لە چش دەکا زۆر کەسێک جوێی لە ئێمە دەڵێ باش ڕەشە لە کەسێک دەکەم قابلێت چێ با غەڕامەیەکم توش بە 2 میلیۆن 3 میلیۆن دەیدەم یان قابلێت چێ با 6 مانگ حکم بدەم بەڵام بیر لەوە ناکاتەوە کەسە دەبێتە شخصی پلە دوو لە ناو کۆمەڵگادا ئەگەر هەیە ئەو کەسە زارشکە نتوانێت دامەزرێت لە حکومەت دەبێتە شخصی پلە دوو بەڵێ دەبێتە کەسی پلە دوو لە کۆمەڵگادا بۆ ئەگەر کەسێک سەوابقی هەبێ سەوابقی هەبێ ئەگەری هەیە دانەمەزرێت لە حکومەتدا ئەگەری هەیە زۆربەی وڵاتەکان کاتی داوای پەنجەمۆ شتی لێ دەکەن ڕێگەڵێتەوە بڵێ کونیەی تاوانی پاگنیە کونەی تاوانی پاگنی ئەگەری ئەو وڵاتانە ویزەی پێ نەدەنەوەی داوای دەکەن وڵاتی دەڵێکا کە پەنجەمۆر لە زمانی خۆیان دەڵێ بڕۆ پەنجەمۆرەکەش بێنە پەنجەمۆرەکە چێ پێشینەی تاوانە زۆر کەسێ تەقدیمی تەعینات دەکات تەقدیمی دامەزراندن دەکات پێشنەی تاوان هەبێ ناکرێت زۆر کەسێ دەوێت بێ بەندام پەرلەمان ببێ بە وەزیر ببێ بە پارێزەر ببێ بە هەر دامەزراوەی حکومی ببێ لە هەر شوێنێک شەریکێ زۆر دڵی کاکە پەنجەمۆرەکەت بێن ئەو پەنجەمۆرە سەوابقە هەر کەسێک سەوابقی هەبێ دڵنیای دەکەمەوە بەدەر دەکرێت لە دامەزراندن بەدەر دەکرێت لە خۆ کاندیدکردن لە ئەنجومەنی پارێزگاکان لە شارەوانی لە سندیکای هەر سندیکاکە بوێ ئەمانە زۆر کێشە بە دوای خۆیدا دێن کابرا ئەمن مەسەن هەڕەشەم لە ژوانی کرد دوایە ژوان گوتی کاکە قەیناکە لە عەفوی دەکەم بەڵێ با بڵین لایانی پەیوەنددار محکەمە ئەو کاتە ئەویش لەسەر عەفوەکەی ئەو ئەمن ئیزن دەدا ئەجە بامە شتێکت پێ بڵێم هەندێک تاوان هەیە کە پێی دەڵێن مەجای سوڵح و ئاشتەوایی هەندێک مادەی سووکێ وەکو هەڕەشەیەکی ئاسانیان لێدانەشی سووک لەم حاڵەتانە بە تەنازولێک دۆسەکەدا دەخرێت بەڵام ئەگەر بێت و تاوانەکە بۆ تاوانە گەورەکان جەنابەت تەنازولیش بکەی مافی گشتی سزای دەدا یعنی هەر ڕەبتی بە تەنازول لەوە نییە بۆ من ئەو تاوانی ئەوڕۆکە ڕوویدا ئەوەی بەرامبەر بۆ پارێزەری کرا باشە تێگەوانە لە بینی خۆیان پێکاتن دادگا هەڵوێستی چی دەبێ مە ناکرێت بە پێش دادگا بکەوینەوە ئەو قسەکە دەکەم غەڵەتە بەڵام بەس بۆ ئەوی لە پێنا ئەوی بۆی خەڵک تێبگا باسی دەکەم لە پێناوچی ئەگەر تۆ تاوانێک دەکەی بە پارە سوڵحی خۆش بدەی هەزاران دەفتەر دۆلاری بدەی بە کەسەکە لەبەرەوەی مافی گشتی تێدا نەخێر مافی گشتی تێدا بێ ئەو کەسە سزای خۆی وەردەگرێت کەمتر دەبتەوە سزاکە بەڵام هۆکارەکە بۆ کەم بوونەوە بۆ نمونە پێویستە ئەو کەسە 8 ساڵ حکم بێ فەرق ناکە ئەگەر ئەمە پارێزەرە یاخود کەسێکی دیکە بێت نەخێر ینی هەر هەمان تاوانبارەکە دەڵێ وانە تاوانبارەکە کە تاوان لە پارێزەرێک دەکات پارێزەرێک بێت لەگەڵ کەسێکی ئاسایی بێت فەرق ناکە یان فەرقی لە هەندێک حاڵەت فەرق دەکەستە بۆ نمونە بەرابەر بە پارێزەر بەپێی مادەی دوو لە یاسای ئەگەر بێت و بابەتەکە پەیوەندی بە ئیشی پەیوەندی بە پیشەکەوێ بۆ نمونە درێژکردنە سەر فەرمانبەر خۆی یاسای تایبەتی خۆی هەیە نەکرد پارێزەر بەتەنیا یا سندیکای پارێزەرانیش یاسایش تایبەت بخۆیە لە مادەی دوو سندیکای ڕاگەاندن بە شێوەیەکی گشتی فەرمانبەر یان ئەوەی خزمەتی گشتی پێ ڕاست پێدراوە یان پارێزەر یان حاکمە ناوچی لێدنی بەهۆی پیشەکەیەوە کەسێک دەست درێژی بخاتە سەری هۆکارێکە بۆ ئەوەی تاوانبار ڕحمی پێ نەکرێت سزای تون وەربگرێت سزای تون بۆ نمونە لێدان لە کەسێک شەقێک لە کەسێک دەدا حەقی ئەو شەقە بێڕێزیکردن شتێکە بۆ نمونە تەماشا دەکە حکومەکەی 3 مانگە بەڵام ئەگەر کەسێکە فەرمانبەری دەوڵەت یان پارێزەر یان دادوەر یاخود ڕۆژنامەنووس هەر شتێکێکە لێ بەیاسە ڕێکخراوە لە باتی 3 مانگ وەربگرێت هۆکارێکە بۆ بەرزبوونەوەی سزاکە لەوانەیە ڕەنگە ساڵ و نیو وەربگرێت 2 ساڵ حەقی ئەو جنێ و دانا حەقی ئەو بێڕێزیە هۆکارەکە بۆ بەرزبوونەوەی سزا واتە ئەوانە بەپێی یاسا ڕێزیان لێگیرا بەپێی یاسا ئەسڵەن بە تایبەتی پارێزەر دادوەر ئەندام پەرلەمان ئەمانە حەسانە یاساییان هەیە دەست درێژیکردنە سەر ئەوانە تاوانێکی زۆر گەورەیە
دكتور قال سربكي زور بس يك اخر شي زور بكورتي بون من شو عليك الرد لي دقرن بتوي برجري لخود بكيت دست بكي ولا كسكان اوانيكا او يسكا توانيك لسرنيا اما بيوستا حمو كسكم قصيب زانه يا الله زورج جرينجا بسيارة جنابت لقاونا الدفاع عن النفس ما في برجري كني لخوت لنفسي خوت لسكاتك دتواني اما بكي حتى او كسا اصلي حشي بيوي بتكوجي تو بيكوجي ولا سزادا دبخشري بتسوي كاريوش سبب خويه نكتنا تو بوكسي اللي بدي سبب كانت سيمبون من اجا كسك هالي كتاو تسرت باشا جنابت ناتواني اگداري دزگا بين دار كام كيو هي زمني كام كيو بين بارزگار اللي بكون وناش تواني مترسك له خود درخيوا ودان قدنا كاتيس كسجو مترس اللي درخاتوا اشتكى كتب الروداتو كسج لعين هو كاتكش لعين كاتابه نابه دوا بخري لهما كاتابه كسج نبي مترسك درخاتوا و كسج سشي بيبي اگني كوجي دت كوجي لو كاتب بيكوجي تاون بارني لبر الدفاع عن النفس قانون دا صلاتي داوا بكسكان بارزگاري لنفسي خويام كان بپی او مرزانه که گوتم بلام لو مرزانه لا بدات بون منا اسا تاوانا كراو كابت ثم بعد دروا باش دقيقه بروا بدوي كي تقيل كان في شيء يبدا او حكمك برز بدرجه بود 15 صاج برو كسك اللي زب كوجه خطر بو يا صدلتي ضل لها ما كاتبه لها شوين لها ما كاتبه دوا نخره وكسج نبي ما تسك درخاتو دنجي نقاط اذا كان بوليس نا دفاع لنفسي خويبك زوزر اسايا والله برسيارة يعني بو برنامج باش دكا يك برسيارة كبكين يك برسيارة دي يام بالي قري له شوين بانزي تو قعدنا ما اولي قري له برنامج شوين بانزي برا نيا باكيجا جيم جن نيا دكتور قالك ممنون بوتا زور سباس دكتور ماندو نبي ماندو مان كرديت زور قالك ان شاء الله بتوين خدمتي بقيني اللهم امين اجمعين كردستان منهر اودان به بجي امين كردستاني اما كبوشي وباز دكين رنق بلي اما زوزا دلها تكساس نخر تكساس نيا لحمو ولاطاني الدنيا كيش هي اعجاويه بلام لخوي بزياده تماشى همو عراق كهرمي كردستان امنيت لا ما بقوتره الحمد لله ام كيش انا جدب لانه جمعيتي 6 مليون كسا ان شاء الله بوشترشي سندين بيغانا وميوان مال لا قصدي شر به لهم دنيا كيش هي الحمد لله امانه الشيء لولاتك مرحبا يا اخو زور سباس وي هربشي سر مساله امانته ام بجوری بچینه شوید رمضانه و کارکردن شوید رمضانه دا که او گنج ظلام جن هر کسی که چوا شول و کارت خود کسابت خود شوید هیوا رمضانه داد کن چی رنگ پروژه نشین و پروژه نه بجاف شوید کارکردن شوید رمضانه دا که چوال کیری الزا خو که دلال و دیگه هف کار ما اسلام دلال برف زاخو کارکی گران و بالزحمت دکن بالروجي جدبن زورم پیشین کو کاروان بزحمته نمازه دمها رمضان دا جوانجی کری کاری و کار پیشسازیا سخبیر کرنه او بارنگران هلدگرن ریبری زحمتیان دبن لی دم خواه کاری ریک دیخنو بروجی جی دبن عندي شغل دستکاریه گرانه مکینه آسنه دین راکی دینی اکیده گرانیه رمضان ام پچه کمتر شغل کن فیس ام چیه دا ام روژیت خوش دست ندیم شغل ما خوش الحمدلله قل چو بالانزا سینگه سیارم فتکن و نسبتی رمضان جک افصاله خوش رمضان ما هین کاتیا برینو که افصالت گرم هنده جارا حتی نیورو هنده که روژیت خود خوارن تحمل ند کرن دنیا گرم و شغل بچک زحمته شغل گرانه بس نو که افصاله باشه الحمدلله اجر روژیه بخوا گلک مزنو لدف خوده لی اوین کووی کاری بو پیدا کرنا پاری حلال جیان دکن اجره که مزنتر هیا آینی جی تکس لوی چنده کریه گوتار بیجو پیش نویجه که زاخو جی به نمونه که پیغمبر اسلام سلاف لسر بن وی چنده راند کد أبا هيش أجركي مصطرة بلكي أبا إيك رنجكش جهادا نفسي رنجكش أبيت بيغمبري صلى الله عليه وسلم بس نوان كرين دمي ظلامك ديتين وجهكو بزافة يعني ظلامك السرخوة قالك هندك قلت يا رسول خذها كلافة شوبا جهادي
قلت أبي هني هكر هندك عيال هي بتشيك هي ويسعى عليهم يعني سعي بون فهو في سبيل الله. أفيت في سبيل الله في مجاهدة نفسية أجري في قلق مسطرة ڕۆژی گرتن ئێکجستینên سەرەکین ئاینê ئیسلامê و پڕڕانی bê عوزر مسلمان vê mehê pîroz radigirin û têda bir rojî dibin. Karê wan giran û bi zehmet e. Nemaza di meha Remezanê û rojî girtinê da. Lê ew xwe ji vê xêra mezin bêbehr nakin û rojiyên xwe digirin û bi îradeyeka bihêz karê xwe yê rojê jî derbas dikin. Islam Yusuf Kurdistan 24 Zaxo. ای دستت همی کاسب کارات خوش بن خود صحت آنها خوش کرد شب و روز کار کن بو پیدا کردن پاره گنان حلال بله شجوی ویجان کف شوی شول کن ماشاءالله والله رمضان يدي او هاي مش ماشي مش شوي مش شوي يشتك هدي شنو ما مصطفى والله باشين بازنەوە هەموو تاوان و والله هەر باشە شت ئەوە خۆی ئەوە ئەمن دەتکوژم ئەوە ئەمن عفوکرد نمونە بەم خۆتۆ من بتسمع رواني رواني وربع خوي بيزوقه دێڵەمە دێمادان بێجارێت شتێکی خۆش بەش وی جیهانە نەخۆش دیر کرد الله قوربان یا الله فەرمون ئوستازی بتما مدينة بكم عرزي حار يا رسول الله سلام عليك يا حبيب الله سلام عليك روحنا فداك يا رسول الله سلام عليك يا حبيب الله روحنا فداك يا رسول الله سلام عليك يا حبيب الله هرواك حاجيان لدار بيت الله هرواك حاجيان لدار بيت الله بما خزمات يا رسول الله بما زيارات يا حبيب الله يا رسول الله سلام عليك روحنا فداك يا رسول الله سلام عليك يا حبيب الله روحنا فداك يا رسول الله سلام عليك يا حبيب الله
تسكينا توزي بالك دبوجيان تسكينا يا رسول الله سلام عليك روحنا فداك يا رسول الله سلام عليك يا حبيب الله روحنا فداك يا رسول الله سلام عليك يا حبيب الله. ويش الله خودش ترى تی میلودیەشی زۆر تایبەت بوو. وای هەربژی زۆر خۆش بوو. مقامی کورد زۆر تایبەتە هەر زۆر ماوەسەروان و خۆش ماوەسەڕ باریشەوە هەباسی مەدینەکە هەر سبەی دەستە مەدینەی نا هەر زۆر ئەوت هەیە بە تۆمارکراوی ئەوە لە کۆنسێرتی لە کۆنسێرتێک لەگەڵ پێشنیارێک لۆ بکەم کاک ژوان پێکەوە گوتمان و ڕێز حاجی جوان دەنجی نەرمە براشی کاکەمین دێرێ دڵی خۆش بوو هەربژی ڕێز و سڵامان پشنیارەکە بەڵام مامۆستایان ینی ئەو گوتت هەیتمان لەگەڵ مامۆستا جوانیشە ینی ئەویش زۆر لە بۆ مەقامەوەی نەرمە وڵا پێشنیارەکەمەوە بگوتم ینی ئەگەر ویستت شتێک تۆمار بکەی بەنسبەت خۆم ئەمن ئەوە زۆر تایبەتە دەکەم زۆر خۆش بوو جەنابش زۆر تایبەتی زۆر سپاس دەکەم مەمنون شەویستی قوربان وڵاهی ناکرێت دووبارە بکەینەوە ها پێشان دەماگو دووبارە کۆنسێرت بە هاوارم دەکردەگو دووبارە خزمەتکاری قوربان هیوادارین بە دڵی هەملایەک انشاءالله مەقام خۆشی مەقام کوردە مەقام کووردە بەڵێ ئەرێ ئەم پرسیارێک مەقام کورد مەبەستی کورد کووردە یان چییە ناوەشت کێ کووە مەوزوع مامۆستا فەرموو ئەوە بەچ ئەوت ئەدیا بالنسبة لناوي مقامات كاكا هندرين كدولي بيان مبستي لسكيلك ئەو ئیکۆ سەدا و هەراوریە ئەزۆی لۆ نادێم مامۆسەروان بەنسبەت مەقامات بەڕاست بدەوی مقامی کورد کەدەڵی کورد مەبەستی لەوەی نییە کە تایبەت بە ئێمە بی بەخۆی ئەو ناوەی هەیە کە سکێلەکە بە مقام کە دەڵی مقامی کورد ئەوە سکێلەکە کووردە کە دەڵی بەیات ئەوە مقامی بەیاتە یان سکێلەکە بەیاتە ینی هەر مقامە و ناوەچی هەیە هیچ تایبەتمەندێکی نییە بە ناوچەگەریاتی یان بە زمان باشە یەکشتی دیکەمامە ساڕوان ینی ئێستا کەسێک هەیە بە مقام کورد با بڵین دەڵێ یان بە توزانە مقامێکی دیکە مەرجە ئەو کەسە کە شارەزای لە مقاماتیشە بێت دەنجی ئەو تۆنی ئەو لە بۆ هەموو مقاماتەکان ببی مەرجە بەخۆی کاکەندرێت مقامات ئەگەر بتانی ئەتو ئامێرێک بژەنی زۆر بە ئاسانی دەتانی مقامەکان بچڕی ئەگەر توانای ئامێر ژەنینت هەبی مقامەکان با بڵێن مقامە سەرچیەکان و لاوەچەکان لەکنت ئاسانتر دەبی لەوەی کە ئامێرێک نەزانیان نەتوانی بژەنی حتمما مقامەکان بە جێرەی سکێل بە جێرەی چینی دەنجی ئەو کەسا یعنی با بڵێن سپرانۆیە ئالتۆیە تینۆرە بازە مقامەکانی لۆ دیاری دەکەی ئایا لە چتۆنێک هەتا چتۆنێک دەگاتی لە بەرزی و لە نزمیەکان لە ئەنەلایزی پێ دەرێن ئەو بەرزی و نزمی تۆنەکان ئەوجا مامۆستا ڕوان ئەوەی تێکەڵکەین لەگەڵ مامۆستا فەرمانی ئەوە گوتی هونەرمەندە مەسەڵەن باشتر وایە میوزیک ژەنیشبی لە بۆ قورئان خوێندنیش مەقامات زۆر تایبەتە ماشەڵڵا ئێوە شارەزان لەو بوارە پێویستە پێش مەقامات چ ساڕەزایەکی هەبی ئەو قورئان خوێنە لە بۆ بابەتی قورئان پێش هەموو شتێک و جەنابی مامۆستاش کاکتۆریش بیدایەتی بەرنامەکە فەرمووی پێویستە ئەو شارەزای خوێندنەوە و زانستەکانی تەجوید تەرتیل و تەجوید لابد دەبی شارەزای ئەوە لەبەرەوەی ناکرێ مەسەلەن زانستی تەجوید و خوێندنەوەی قورئان بە قوربانی لەحن بکەی ینی ئەوە شکوگومانمان لەوەی نەبی لەبەرەوەی هەیتمان ینی ڕەنگە قورئان خوێنمان هەبی ئەوەندە لەحنەکەی زاڵ دەکا ینی حەز ناکەی گوێ لە قورئان دەگری بەسەراحەت وهەشە ئەوەندە مەسەلەن ئاگای لە وەزع و لە حاڵ و لە تەجویدەکە ینی لەحنیشی وەلانایە ینی وەکو دوو باڵە بەسەراحەت دەبی هەردوو باڵ هەبی یعنی شەرتە ئەوەی قورئان خوێندنی لە مەقامات شارەزابی بۆ ئەوەی هەم پەیامەکە بجوانی بگای هەم خێرەکەشی بەتەواوی بگات ئەگەر ئیمامەتی بکە و بە جەهری و بە سەوت بەدەنگ بخوێنێ بە دەنجی بەرز و لە کۆڕ و کۆبوونەوە و لە ئیمامەتی
ئەگەر ڕای منت دەوێ بەڵێ شەرتە لەبەر کۆمەڵێک هۆکار ڕەنگە زۆر باش باسمان کردبێت. شتێکی دیکە دەگوترێت نازانم قسەم ڕاستەیە نا کلیلی هەموو مەقاماتەکانیان چونە نێوە ناو مەقاماتەکان ئەگەر بتەوێت با بڵێن شتێک بە زۆربەی مەقاماتەکان بڵێ بەیاتە وا دەڵێن بەڵام مەرجیش نییە دەکرێت لە هەر نەخر ئەو منش گوێم لێ بۆ سەراحەت دە قسەی بەڵام بەتەوەقوعی من مەسەلەن ئەوای لە مەقام نەهاوەند تەحویلی کۆمەڵک مەقامی دیکە دەبی یان مەسەلەن لە مەقامی سێگا تەحویلی هەندێک مەقامی دیکە دەبی ڕەنگە لە بەیاد هەندێک تەحویل خۆش نییە بە سەراحەت نەشاز دروست دەبی. ئەو تەحویلە لە قورئان هەیە لە مەقامەش بە نمونە مەسەلەن پێش ئەوەی دەست پێ بکەی بڵێ لەو مەقامەی دەچمە ئەو مەقامەیەوە ئەگەر سێ دوای برا خۆت حاضر کە تەفسیری ئەو بزانم دوای بە ئەوە بە نمونە جێمان لێبی دوای باش یانێ ئەوە هیچ دوای بزانم مەسەلەن قوربان ئێستامان لە مەقامی کورد دەچمە مەقامی لۆ نمونە سەبا یا الله باشە. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. سناتواني للصباوة بي وكرت أقرأوا هاي لكويت شلونها. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. صبا كل صبا يعني آسانة ما مصاري واردة تيشتك بلي خوي لا پەیمانگای هونەرە جوانەکان و لە کۆلێژی هونەرە جوانەکان لە هەردوو شوێن لە بەشی موزیک وانەیەکەیە پێی دەڵێن تیۆرەکانی موزیک تیۆر یعنی نەزەریات الموسیقیە تیۆری موزیک ئەوجا لە قۆناغی سێمەوەش لە پەیمانگە دەخوێندێ دەبیتە تیۆرەکانی موزیکی ڕۆژهەڵات نەزەریاتی مۆسیقای شەرقی ئەمە کاگڕوانیش دەزانیتن تتراکۆردمان هەیە لە مۆسیقای هەموو چینە دەنگەک هەموو سکێڵەکی موزیک لە چەند دەنگ پێک دێ لە 8 دەنگ پێک دێ مەسەلەن ئەگەر ئەتو دۆ دەست پێ بکەیت دۆ ڕێ می فا سۆ لا سی دێەوە سەر چێندەر دێەوە سەر دۆیەکەی دەبیتە یەک ئۆکتاف دۆ لە بۆ دۆ یەک ئۆکتافە ئەو چی لێ دێ دەبیتە 8 دەنگ ئەتوو دەبیتە دوو تتراکۆرد تتراکۆردی یەکەم تتراکۆردی دووەم ئەتوو بە چار دەنجی یەکەم مەقام دەناسیەوە هەندێک مەقامی بە سێ دەناسێتەوە مامۆستا ڕێبارسەکەت پێ بڵێن بەخوای ڕەنگە ئێستا خەڵک برین حەزمان لێ جێمان لە قورئان بی ئەوە هونەرمەند و هونەرمەندان ڕەنگە زیاتر لەوەی تێ بگەن ئەمن لە ڕێزی پیرەمێر و پیرێژنانم ئەمن ئەو شتانە تێناگەم ئەمن مامۆستا شیفانی مامۆستا ڕێبواری مەسەلەن ئێستا ئەوەی باس بیکە تەطبیق مەسەلەن ئەوەی کە باس کرد بە سێ مەسەلەن سێگا مامۆستا یا الله مەسەلەن لا 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 بتكبيرات بتكبيرات لا إذا بابتينا مدين أوي إيوه ضلين بتكبيرات تكبيرات مثلا الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد
ئای ئەو سێ لە هەمان شێوەشەیەکمان چارگامان هەیە مثلەن الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد برا بتشهان آية القرآن بيروس تفسير وقت كم والله قر كم ساعة أما خوا حافظي ده كين ما مستا كده كيش آية القرآن بيروس قال تفسيره بخينن وقت ما كي ماي دبشتهنجي خاطر خوب قاضي بي الله ركتينا كيف ما مصطلح سورة الكهف اقرأ باسم ربك الذي خلق قدر إنا أنزلناه في ليلة وقت ما نسن ما بما مستشفى وقت ما نزور كم معه سارقك ما نما نا آخر سورة يوسف جزء عندما سورة يوسف سورة يوسف لا فرد 235 شوي سورة يوسف ما مستندرين جا چێن دەری والله لە چێن دەڕا دەست پێ بکەین پێت خۆشە ئەخر بزانم درێژ دەبی دەزانی چونکە تەفسیرەکانی زۆر درێژن ئەم لەبەرەوە گوتم دەتوانی لە جوعامی هەڵبژێری ماوەست کاکە درێژ دەبی لەبەرەوەی ئەو ئەلف لام ڕا ئەوەی تێدایە تەفسیر درێژ دەبی يا أبت إني رأيت 11 كوكبا والشمس والقمر رأيتهم سورة بقرة أو لا بري كم سورة بقرة آخر النامي أو تدابي ألف لام ناتي يا الله شكا وهندك شتمان لدريج سورة كيال بجيرة ما بقى كيف إنا أنزلناه في ليلة القدر النامي أو تدابي ياسين برام ما مصطفى كاكا جانكم إنا أنزلناه في ليلة القدر يا الله بسم الله الرحمن الرحيم إنا أنزلناه سورة قدر قدر القدر يا الله بها ماشي ولا برويتا لقل برادراني دنقو بكين لبيني هر قشت يا الله أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم بناوي خداي بخشن دو مهربان بناوي أو خداي كان جاي الرحمة سوز وبزيا إنا أنزلناه في ليلة القدر ئێمە بەڕاستی قورئانمان دابەزان دۆتە خوارەوە لە شەوێکی بەفەڕ و ڕێزداردا وما أدراك ما ليلة القدر جا تۆ چوزانی شەوی بەفەڕ کامەیە و چ خێر و بەرەکەتێکە ليلة القدر خير من 1000 شهر شەوی قەدری بەڕێز لە 1000 مانگ ڕێزدار و خێردارترە واتە پاداشتی عیبادەت و خواپەرستی ئەو شەوە بێ سنوورە تنزل الملائكة والروح فيها بإذن ربهم من كل أمر لەو شەوەدا فریشتەکان کە جوبرەئیلیشیان لەگەڵدایە دادەبەزن لەسەر ڕوخسەت و مۆڵەتی پەروەردگاریان بە جۆرەها فرمان و کار بەتایبەت بۆ سەردانی خواپەرستان بۆ سەردانی مزگەوتەکان بۆ گوێگرتن لە قورئان و هەتا دوایی سلام هي حتى مطلع الفجر ئەو شەوە ئاسوودەی و ئاشتی و هێمنی و ڕەحمەت و میهرەبانیە هەتا کاتی بەرەبەیان أي بارك الله فيكم وإيش الله خدش هردك راضي بت خدش هميا راضي بت إيش الله أفرح مو بركته خيرت قرآن بيروز دا كودوان شفت مبارك دا نازل بيا جهت همي بصرمان همي ورقلت كردستان بالسوري آمين هاي خدش ترازي ما شاء الله شفا 25 و پاشیوا 25 جهات پیشکش کردن ان شاء الله ام خدای عمری بتم حتی دومایی که جام گلک دابین و بشین خدمت ها بکین و پاشیوا واجی چه بد
خير وبركات وصحة دبر تو هرندي السلام عليكم ورحمة الله وبركاته خواتان لقلبك ويهرب الجن